هەموو جار و جارانی ڕابردوو دەستمان پێ کردو دەستی پێ دەکەین خوا لە سوڵەتی ئەنعامدا دەفەرمێت بسم الله الرحمن الرحیم وباشتر استعاذة بكين بلين أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإذا جاءك الذين يؤمنون بآياتنا فقل سلام عليكم كتب ربكم على نفسه الرحمة وأبدأ بخاتم سليمان إنه من سليمان وإنه بسم الله الرحمن الرحيم بناي خداي بخشندو مهربان دوباره ودباره بخيراتني برستان دكين زارچان تاقیکردنەوەیان کرد چەند زانایەک لەسەر سەمەکەتە القرشەچی لۆی بزانن ذەکائی حیوانات لە چاو ئاستی ذەکائی ئینسان لە چ بوارێکدایە هەستان کە سەمەکەتە قرشەچیانی ناهێشتیان لە ناو حەوزەتی جامخانەی شوشە و لە هەمان کاتیشدا لەو بەری جامخانە شکیان دانابوو وردە ماسی تێدا بوو لۆ خواردنێ هەموو ڕۆژێ کە دایان نابوو لەنا ئەو حەوزەی 5 متر بوو و 5 متریت کەش لاخود زیاتر بلێن 25 متر بە 25 متر مربع بوو هەرجارێک سەمەکەتە القرشەکە داهات بە هەموو قووەتی خۆی لۆ ماسیەکان بڕوا و بیان خوا یەکسەر خۆی بە جامەکەیدا دەدا و دەگەڕاوە جارێک نەبوو دوو نەبوو سێ نەبوو محاولەکانی زۆر دەکرد هەتا گەیشتە قەناعەت بە بەرمەجەی خۆی ئەو سەمەکەتە القرشە ناتوانی ئەو زوجاژە بشێنی ناتوانی عەبڕی ئەو سنوورە بکە ناتوانی تەجاوز لە حەدی خۆیدا بکە هەتا وای لێ هات قەناعەتێکی کولی لۆ دروست بوو فعلا چەند جارێک و چەند جار دیتیان محاولەی زۆری کرد بە هەموو قووەتی خۆی لە جامخانەکە دەدا بەڵام هیچ سوودێکی نەبوو جاوای لێ هات ڕۆژێکیان ئەو جامخانەیان لە پێش هەڵگرت دووبارە دیتیان سەمەکەتە القرشەکە هەتا حەدێکی خۆی مەلەوانی دەکرد و کە دەگەیشتە ئاستی سنووری خۆی ڕادەوەستا لەوێڕە کەتی هیچ زوجاجێک لە بینی ئەو فەرقە ماسیانە و ئەو سەمەکەتە القرشە نەمابوو بەڵکو ئێستا هەڵگیرایە بەڵام لە واقعی بەرمەجەی خۆی ئەو حەیوانە یاخود ئەو گیاندارە وا فێر کرا کە تەجاوزی حەدی خۆی ناتانی بکە ئێمە چەند ئاەتێک هەیە زۆر 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 بەغەڵەت لی تێگەیشتین یەک لەوانە ئەگەر زۆر خۆدماندی کەی لە حیات و بچەکن مامۆستایەکی ئاینی بەڕێز یان زۆر نەسیحەتت بکات دەڵێ کاکە لەوە خۆدماندی دەکەی لا يكلف الله نفسا إلا وسعها أي قدر وسعها يعني خۆ لەوەندەی زیاترماندی مەکە بەڵام مامۆستای بەڕێزمان ئەگەر لەو تااقەتەی کە خوا دایتێ جسمی ئینسان بکۆڵێتەوە ئەوە تێدەگات ئەتوو لە چێندەری ئەو لە چێندەری و ئەو معنای ئەو ئاەتەی چەندە عەکسە ئەوەی ئەوڕۆ ئەو سەمەکەتە القرشەیە و ئەو جامەی شکاندیە دێت ئەو ماسەی بخوا کە سەفی شەشە ئەوە جەنابتانن کە ئێستا دەلیلی هاتنتان لەسەر ئەو ئیشەی دلیل لەسەر ئەوەی ئەتوو توانیت سەقفە معنەویەکەی خۆت بشێنی و ئەو بربەستە بشێنی و ئەو بربەستە بڕی تەوەرەکەم دابش کردە لە چەند بابەتێک وا حەزم کرد تەصنیفەکی تێدا بیت زیاتر لە ئەوەی مێشی جەنابتان قسەک سەبر وەرگری ئەمە بەخۆم مێشکم زۆر فەوزەویە زۆر پەرت و بڵاوە هەر بێ غایەت تەماشای ناو سیارەم کەی وا بزانم نە سیارەی فیتەرەکی نە سیارەی کابرایەکی لەنگە فرۆش بی وەچیم سیارەی من نییە بچێ غرفەی من سەرمێزی ببینی هەر دەلێی زۆر ڕەحمەت لەو کەسێکەوەی ڕۆژێک پەڕۆکەچی لە پێدابینی بە هەموو نوعەک فەوزایە بەڵام هەر ڕۆژێک پاش چەند ساعت کە بێت دەرزیەکم دەوێت لە فلان بابەت بە خلالی چەند سانیەکی لۆ دەبینمەوە لە ئەو غرفەی لە ئەو ماڵی ناو سیارەش ئەگەر هەر چەند دەشتی تێدابی بەرنامەی من لە حیات فەرقیە لەگە بەرنامەی هەموو کەسێکی ئەوە ڕەئی خۆمە ممکنە غەڵەتیش بم بەڵام ڕەئی صحیح يحتمل الخطأ ورأي غيري خطأ يحتمل الصواب ئەوە قەناعەتە و ناتوانین فەرزی بکەین لەسەر هیچ کەسێک بەرنامەی من لە ژیان ئەوەیە کە هیچ بەرنامەکەم نەبی بەرنامەی من لە ژیان ئەوەیە کە هیچ بەرنامەکەم نەبی بە عمری خۆم نەمتوانیە کابرایەک بم لە سەعات 5 لە فلان جێبە بتانم سەعات 5 لەو شوێ ئامادە بم ئەبەد لەبەر سێ کە دەڕێ پرسیارەچ کردە دوو کەس تەلەفۆنی کردە مشکلەک ڕوویدا دایمە 5 دقە پاش کەتیمە لەبەر هەندێک ناتوانم لە ژیانی خۆم بەرنامە دانێم لەبەر هەندێک زیاتر تەرکیز دەکەم مەسە سەفی شەشی خۆم لۆنگۆ و زۆر ئیسفادەی گەورە لێ دەکەن چونکە کاتێک کە سەفی شەش بووم سەتی وەچی خۆم خیندەوە ئەو جاهاتم و سەفی شەشم جواب داوە احتیمالە ئێوەی بەڕێز هەتا ئێستا یەکتان سەفی شەشتان نەبڕێ کە سەفی شەشی تەواو کردە لێرە سەفی شەشی تەواو کردە چەند کەسانە چی تێدایە بەڵێ لە فەزلی خوای پێش هەموو شتەشی پاشان لەو نیعمەتێک کە خوا دایتە ئینسانی دوو سەفی شەشم تەواو کردیە هەم علمی هەم ئەدەبی دوو مەعادیش هەم کۆمپیوتەر هەم ئینگلیزی ئێستاش تەڵەبەی قانونم کولیە بەڵام خەڵک دەچی مازتر دکتۆرا دەخینی ئەمە کولیەکەش تەواوکەم دەگەڕێمەوە مەعاد و کولیەشکە ناچمە پێش هەر لە پاش بەڵام ئەم دەزانم لۆ چوە دەکەم ڕاستە تیرکەوان دەکشێتەوە لە لای جەنابتان معلومە ئەگەر تیرێک بێت چەند بڕوا چ دەکات زیاتر دوورتر بڕوا زیاتر
هەتا ڕۆژێک ئەو تیرەی بەردەدەم هەموو عمقی قووەتەکەی کە پێشتر ڕاشێژرایە لەو خاڵی دەدەم کە ئەمن لە هەموو حیاتی خۆم ئامانجم لە پێکا بوو. ئەوە یەک لە شتەکانە کە دەمەوێت جەنابتانی پێ ئاشناکەم. خۆشەویستان و ئازیزانم دەینە سەر یەکەم فەقەڕە کە 4-5 فەقەڕەی سادە و ساکارە بەڵام تێگەیشتنێکی عمقی دەوێت. یەکەمین شت با بزانین حکمت لە خوێندنی مەچە لە حیات. ئەگەر یەک لەنگۆ ڕۆژێک 50 هینا لە سەف 6 فاشیلە ئەو کەسەی سەتی دێنی لە کولیە تۆپ ئەنیشتاینە پرسیار لە خۆمان بکەین. پرسیارشکە لە خۆت بکە بەو خوای من و تۆی خەڵق کردیە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بتانی خۆت بخینیەوە 100,000 کتابی منهەجی سەف 6 بە قوربان بی بەس ئەگەر بتانی خۆت بخینیەوە. چەند پرسیارێک دانیشە لە خۆت بکە بەس بە قەناعەت نەگلۆ فشۆ بە خۆت ڕابێری دانیشە بە قەناعەت چەند پرسیارێک لە خۆت بکە. لۆ نمونە ماوەڵی 89 دەپرسم خوایە جان لۆ ئەمن 88 خەڵق نەکرایمە لۆ 90 خەڵق نەکرایمە لۆ ئیلی 89 پرسیارە. لۆ برای من 2 ساڵ پێشە من خوشکەکی من 3 ساڵ پاشە من پرسیارە. لۆ حەزرەتی موسا لە قورئانی خواتی پێدەفەرمی لقد جئت على قدر يا موسى لۆ حەزرەتی موسا ئیلا لە کاتی فرعون داهینا لۆ پێغەمبەرشکەینە هینا کە زۆر نەرم و حەلیم بی بەکەلک نایە دەبیە کەچ بینە عەسەبی بی بە پاڵدانەچی فەوەکەزەهوە یەکسەر بە دیواری دادا کابرای کوشت زۆر عەسەبی بوو لەبەرەوەی کە داچی دووجیان بوو قەلق بوو لەبارەیەوە کە دەکوژرێیان ناکوژرێ ئەو قەلقەی داچی تەسیری کە دەسە منداڵەکەش وەی لێ بە عەسەبی دەرچی منداڵەچی وە قووەتی 9 زەلامی و سەردەمی هەبوو کە دەکاتە 9 زەلامی ئێستا بەدەستەچی سەری بیری هەڵدەگرت کەچی بە 9 زەلامە هەلیان دەگردیان دەنە لایەشکە. لۆ حەزرەتی موسا لەو کاتەدا هات پرسیارە لۆ تو لە زمانی پێغەمبەری دەدایک نەبوو خۆمان حەزمان لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ببینین لە خاو نەژمە تەمەنا دەکەین ببینین ئەدیسان خۆشەکە لە زمانی پێغەمبەری دەدایک بوو بای قەدە و دوعایە مەکە چێنا لە بە دۆ بجەلی دەکەتی چێ گرنتی وە دەداتێ بە دو پێغەمبەری دەکەتی احتیمال خواتی خەڵق کردوا لە زمانی بوجەلی ئەتو لە زمانی بوجەلی بە دۆ بجەلی دەکەتی بە دو موسەیلەمە کەذاب دەکەتی چێ گرنتی وای دەکردی تو بە دوی بکەوی کەواتە ئێستا یعنی سوزدەی شکر ببە لێ خوای کە و نیعمەتەی دایتە تو. پێش هەموو شتێک دێمە سەر ئاەتێکی کە خوای گەورە لە قورئان دەفەرمێت کە باسی لەوە دەکات يرفع الله الذين آمنوا والذين أوتوا العلم درجات. خوای گەورە چەند کەسێک بەرز دەکاتەوە کە عولەما و زانستیان پێیە بەسەر ئەو کەسانەی کە ئیماندارن نە کەسی اعتیادی کەسی بڕوادار. چەند پلە أوتوا العلم درجات جەمعە. ابن عباس دەفەرمیت ئەو کەسەی خوای گەورە عولەمایە بەرزی دەکاتەوە بەسەر ئیمانداران 700 پلە بەرزی دەکاتەوە لەسەر چ 700 پلە فەرقت هەیە لەگە ئینسانی ئیماندار ئەگەر عولەما بی ئەگەر عولەماەکی ئیماندار بی ئەدی ئەو پلانە چەندە یەک پلە لۆ پلەی دووەم 500 ساڵە بینیان یعنی پلەک لۆ پلەک ئەگە بتوێ بگەی بەرز بیوە لە باشتێ 500 ساڵە بینیان. خوای گەورە ئەو کەسەی ئەهلی عیلمە 700 دەرەجە بەرزی دەکاتەوە بەس بەسەر چێ بەسەر ئەو کەسانەی کە بڕوادارن ئەدی لەگە ئەو کەسانێک کە بێ بڕوان ئەوەش لەولایەدانێ. پرسیارشکە لە خۆت بکە کە خوای گەورە دەفەرمێت وعلم آدم الأسماء كلها. خوای گەورە بەنی ئادەمی فێرە هەموو ناوە کردیە بەوەی دەڵێن قەلەم بەسەری وەی دەڵێن قەپاقی قەلەم بەوەی دەڵێن مایک کەسم ژێرە نەبوو بڵێت شتەکەی لەوەکەی ئەوەی چوینەکنەوەکەی لەگە ئەوەکەی ئەوەی چوینەکنەوە ناوی چێ دەبلێ دەی کورە ئەوەکەی لەگەر ئەوەی چوین ئەوەکە چیە چێوە چوو کە کەسەکە چیە 7 قسەی دەکا 8 دیار نییە ئەوە چێە ئەوە ئینسانەکە هیچ نازانی وكان الإنسان ظلوما جهولا. بەسەرتی ئادەمی زادەکەی کە لە یەکەم بابەتەوە باسم لێوە کردو لەسەری زۆر تەرکیز دەکەم وعلم آدم الأسماء كلها ئەمەنەوەی ئادەم بین بە ئەگەر ئەمە هەموو شتەی بزانین ئەگەر تەماشایەکی خۆمان و تەماشایەکی خۆتان بکەن هەر یەک لە ئێوە لێرە دانیشتەوە هەر یەک لەوەی جێمان دەداتەوە هەر یەک لەوەی لە دەڕابردوو لە داهاتوو دەمان بینتەوە ئەتوو لە منافەسەی 150 ملیۆن حەیوانی منەوی بووە بەشەر ئەتوو لە نێوان 150 ملیۆن حەیوانی منەوی بووە بەشەر یعنی ئەتوو چەندت بڕیا منافەسە لەگە 150 ملیۆن کەسی وەکی خۆت کردیا ئەتوو بووە ئەو کەسەی کە تێیدا ببتە کۆرپەلە بۆ تێیدا ببتە مرۆڤ ئێستا لەسەر کورسێ دانیشی و جێبداتە ئیتکە ئەگەر ئەتوو بتوانین لە منافەسەی 150 ملیۆن کەسیدا سەرکەوی لۆ زەندەق لە سەفی 6 کە 150 کەس نابی لاوە لێرە خڕبوویتەوە علمی سەفی 6 لە تو بوویتە چ هەر کەسێک بۆ توی گۆ ئەتوو فاشیلی 2000 مەمنونی بە بەزەگە گۆتیان تو زۆر زیرە چ بلێت جارێک مەمنون ئەو کەسانەی کە فعلا فکر دەکەنەوە دەبی ئیجابیات و سلبیات لێک بکەنەوە لەبەر هەندی ئەو نقاطانەی کە خوا داینێ لە ئینسانی تەرکیز کاتە سەوشتانە با بزانین کو دەخینی لە حیاتی خۆمان دەست دەکاتە کتابی کاکم کتابی دەکاتەوە باوشی دێتن خەوی دێتن دوو حەڵقەی بڕیە 2 سەعات لەسەر فەیسبووکی بووە سبەینە ئیمتیحانیتی ئەگەر اللهم کابرایەک هەفتەك پێشەوەی بەخۆ بێتەوە بزانین ئیمتیحان چیە و معنای ئیمتیحان چیە
ئەگەر ئەتوو نمونەی گتکە بینیم لە ئەسنای بیدایەتی خوێندنەوە حەزم لێیە یەک لەو گەنجانە هەستیتەوە یعنی شتێکی پێپشاندەین وەک تاقیکردنەوەکی بچووک لە ئوسلوبی قراءەت با برایەک بێتە ئێرە یەک لەنگۆ فەرموو براجان فەرموو وەرێرە ڕوود لەوانەکە و لە سێرە ڕاوەستە تەماشاوانەکە یەک لەنگۆ و برای هەستە بڕۆ ئەوێ ڕاوەستە و سەری و برای مسەوڕیش لەکن دەرکە ڕاوەستی تەماشای وانە مەکە تەماشایەکی ئاخر کەس بکە لە بەرامبەر چێ هەستەوە لەومانە و جلگ زەردە جلگ زەرد فەرقی نییە جلگ زەرد باستەوە لە بەرەوەی فسفۆرە تەماشایەکی وێ بکە کە ئەوە نقطەکە لە بەحر لەوەی بە عەمەلی تێت بگەینم کە ئەتوو لە چێن دەری خوێندنەوەی تو لە چێن دەرە ئێستا لەوێن دەرێت چاوت مەسوڕاندە بەس تەرکیز کەسەوی ئەتوو ئەلێرە بەس دەستت وا لێکە بەبێ ئەوەی قسەیکەی بەس دەزێ خۆ دەستت وا لێکە بە فراوانی هەست بەوەی دەکەی لە تەنیشتت کەم تەماشاویکەوە ئەتوو دەستت بجوولێن هەردووشی هەست بەوەی دەکەی لەوێن دەرێ بەڵێ باش دانیشە سوپاس فەرموو ئەگەر پرسیارێک لە ئێوەی بەڕێز بکەم بڵێم چی استفادە چێ بوو ئەو لەم حەیە لۆچ ئەو کەسە کاتە ئێرە لۆچی یەکێکمان لەو سەری هەستان یەکەچمان بردە ئەو سەری یەکەچمان بردە ئەو سەری جەنابەت بەڵێ ئامانج بەڵێ تەرکیزی لەوەی پێشەوە بعدی کو دیتیە من خۆ تەماشاویشی دەکرد دەیگۆ لەوەی دەبین هەولای باشتر بەزە لای قیچەک ئاخر گۆشەکە جیاواز بوو باش ئاخر کەس باش سەیری پێشە خۆی دەکا و ڕاست سەپەکەشی دەبینی ئەمنێک پرسیارەکە لەنگۆ دەکەم کە ئەو پرسیارە مشکلێن ئەوەیە ئەوەی وا دەزانی سوالێکی دەکا ئەگەر پرسیارەکە جواب داتەوە کەسێکی زی دەکات ئەوە لەکنە من زۆر تەمبەڵە لەکنە من چێ زی دەکا ئەوەی پرسیارێکی دەکات جوابیشی نییە کو دەگەی تەڵەبەک ئەگەر زۆر پرسیارکە ئەوە تەڵەبەکی زی دەکا بەزەکە تەڵەبەک زۆر جواب داتەوە ئەنگۆ دەنێ وەڵڵا خوێندیتی عامفەریم زۆر زی دەکا ئەوە زۆر زی دەگنێ و بە بەغایەکە لەو گۆڕێ بەڵام ئەوەی لێگەڕ لە مۆزوعی دوای دێمە سەری خۆشەویستانم ئەگەر خوا چاوەکی دابیتە تو ئەو چاوە ئەگەر تەرکیزکەی لە یەک چرکەی 24 ڕسمی دەگری چرک 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 لە یەک چرکەی 24 ڕسمی دەگری ئێستا هەرێکتان تەماشامە دەکەم بە ملیۆن ئەرشیف ڕسمی من چتە ناو مێشکەی بە ملیۆن ئەرشیف 24 ڕسم لە سانیەکی جاران 60 دیکە کە دەکاتە دەقەک جاران 60 دیکە دووبارە جارانی 24 دیکە کە دەکاتە شەو ڕۆژێک وایە دەکاتە ملیارێک و 36800 ڕسم لە ڕۆژێکی هەر ڕسمێک بە دیقەی بە کوالیتی 135 مێگاپیکسل مۆبایلی ئایفۆن 8 مێگاپیکسلە ڕسمی ئەوەندە جوانە گەلەکسی 5 18 مێگاپیکسلە 16 تا 18 هەموو عالم دەری ڕسمی زۆر زۆر ساف چاوی تو 135 مێگاپیکسلە بە نیزامی 3D کە یەک مۆبایل ئێستانیە دیقەی ئەوهابی بەو نیزامەش دەگری ملیارێک و 336,800 ڕسمی دەگری لە شەو ڕۆژەکی ئەگەر ئەتوو چاوت لەو بەری هەتا ئەو بەری ببینی و هەتا ئەو بەریش حکومکە لۆ ئەو هەموو مێشکە فراوانە و ئەو هەموو چاوە فراوانەی دەینە سەر کەلیمە لۆ من دەخینی وعلم آدم أسماء كلها الذي راوى يقدقه علم بالقلم بس تمشي خودك أو هم وايدة أو وايد أنجل يعني آخر درجة واسعة عدا سكيتو هموتي ناكسر نقطة شيء لم نجد نقطة كشتي ناقي لو أجر تو بو همو قولية استفادة لشتشناكي بو قد كي سودي دردقري أو يقل نقطة ضعيفي وخنوي بوليس في شاشة ككتابي بو شيء دخين توا استاكادني وناتوانم دەست سمینار و 20 سمینار بکەم نەکو دەبا ئەو کەسەی پۆلی پێنجە بیەوە دەرەجەی زۆر عیملاق بینی لە پۆلی شەش مانگەک لە تەدریب باە لە قێراءە لە تەفکیر لە ئیبداع لە تەنمیە لە لوغەی جەسەد لە نەبەڕات هەمووی ئەو زا پێی دەگرت یەک سەعاتت بخین با ڕۆژێ بەلای کەمی 85 نۆتە دەهینە لە سەف شەش سەبەب چییە چل ڕۆژیان دابرات لە سەفی شەشی 2003 کە ئەدەبیم داوە خارجی سل ڕۆژم لە پێش بوو ئیمتیحان بدەم لەو مەکتەب ژیارەش دەرسم دەگۆتەوە مساحەک و قەڵەمەکەم لە تەڵەبەکی دەستاند و غارم دەدا قاعی سەعادوو بزانەوە خوێندنەی بەس شەوێ لە مالێ بەنەوعەک دەمخین
وقتی کە خەڵک دەنووست ئەمە باگا بوو، وەختی کە باگا داهات خەڵک هەموو دەنووسمەوە، دنیا و بنیا دەبووە ئاراوەری هەموو دەنووسمەوە مەجال بوو. چل ڕۆژان ئێستا پێتان دەڵێم ئەو ئوسلوبی خوێندنێکووە ئەگەنگۆش تەطبیقی کەن چەند نەجاحە دەینی. بە چل ڕۆژان 74م دەرهینا لە سەف 6 چل ڕۆژ 74 کتابەکانیش بەرەبەرە خوردم دەکردەوە کە لە ئوسلوبی تەرکیز دێمە سەری. یەک لە ناوعی قراءەت کە دەست پێ دەکەین کەواتە چاوتان هەندێک فراوانکەن لە دیتنێ ئەو هاتە تەرکیز مەکە کەلیمە لێ من ئەو هاتە مەشا کتابیکە لەو سەری پێداوەراتە و سەری ئەتو ڕاستە هیچ تێناگەی فعلا قسەکە تەواوە تاسمێنە تەمەشاوێکە زۆر چیە ها ئەوە چیەوە هەر تەمەشاکە ڕاستە کاکە تو بە عەقلی وەعی تێناگەی بەس بە عەقلی لاوەعی ئەو ڕسمە دەستە ژۆرە تو عەقل نەبی ئەو ئەتووی هەموو ڕۆژێ دەچێ بازار هەزار کەسی دەبینی بەس کابرا دێتە پێش دەڵێ وەلو سەلامتون وێ کرا ئاگا لێ نەبوو کردێ وەڵام تەرکیزی نووسە تو نەبوو ئاگام لە تو نەبوو کەچی ئەتووی دیدبوو یان نا کەواتە ئەگەر زۆر بەبیری بێتەوە دەڵێ وەڵڵاهی ڕاست دەکەی ئەتوم دیدە جێ چوا کرد بەس نەمزانی ئەتووی ڕسمەکەی چیتە ژۆرە لە مێشتی و پشتی مێشتی ئینسانی ئەو منتیقەیە تاقیگەیە و ڕسمەکان لەوێن دەرەخەزن دەبی ئەوە نوقتە کە دەست پێ بکەین لە بابەتەکەی کە فعلا چاومان فراوانکەین لەسەر خوێندن بەو نوعی نەخوێنین کە کەلیمە لەو من دەڕۆی ئەگەر ڕابی 5 ساڵ کەژە سەفشە دەرناسی ئەوە یەک دێنە سەر نوقتەی دووەم با بزانین ئەو ئەداتانەی کە خوا دایتە ئینسان و ئیستیغلال دەکرێت یەکەمیشت السمع ئەو دووجەیە کە خوا دایتێت و لەوەی قسەی زیاتر جێلێبی ئینسان کەمتر پێ قسە بکە إن الله وهب للإنسان أذنين ولسانا واحدا ليسمع كثيرا وليتكلم قليلا أو ما زاني نسبي ورقتني معلومات لكسي برانبر ودور برد سطا سيزدي بريقي سمع دي يعني الصد معلومات بينا ورقل لخلقي كشي بس قصر له بكا سطا سيزدي معلوماتك إذا سنة أو مشكد بريقي سمع سطا حفتا وبينت زياد دكا دبتا سطا حفتا وبينت كيني أجر بديتن شتاكي ببيني بجيش جد ليبي دبتا سطح حفتا وبينت اگر بيتو مناقشه لەسەر ئەو معلوماتی بکەی کە فێری بووی برادرە خۆتە لە سەف شەش هەموو ڕۆژیان گۆ مێژووی دەخینن یان جوغرافی دەخینن یان مەسەلەن کوردی دەخینن پاش ئەوە جمعەدا عەسرێ بڕۆن کتاب و کتابی فڕێدا پیاسەی ناو حەدیقەی گەڕەکەتان بکە بڵێ کاکە وەرە بادانیشین لە پرسیارەکەی ئەوەی چ دەلێ مەسەلەن شەڕی زاڵدێڕان کەینێ بوو دەلێ ساڵی 1504 دا لە بینی چێ بوو لە بینی سەفەویەکان و عوسمانیەکان لە چێن دەلێ ڕوویدا لە زاڵدێڕان بەناوی منتیقەی کرا چێ سەرکەوت بێگومان عوسمانیەکان سەفەویەکان تێیدا دۆڕان یەکەم شەڕ بوو لە چ منتیقەک بوو لەسەر ئەو کوردستانەی بوو کە هەتا ئێستا ڕۆژی قیامەت خلاص نابی گچکەترین نمونە ئەگەر بێت و زۆر مناقەشە لەسەر ئەو معلوماتی بکەی کە چوویتە ناو مێشکت وەردەگرتێ بێ بە مناقەشە لەگەر برادەرەکەت بیکەیەوە نسبەی لە بیرکردنەوەی دەبتە 95 لە مێشکت دەچەقی ئەگەر بێت و ئەو قسەی کرد برادەرەکەت گوتت ئەمن دەڵێم وەڵا سەفەویەکان سەرکەوت ئەو دەڵێ ناوەڵە عوسمانیەکان سەرکەوت عوسمانیەکان سەرکەوت سەفەویەکان سەرکەوت چێ دەڵێ نە ئەمن تەئکیدم عوسمانیەکان سەرکەوت بلێ وەڵا دەنا ئەمام زانین سەفەویەکانە تخوا ڕاوبابن و سم نەکو لە بیکەم ئەو هەویت کەدەمون لە زانی بلێ بە تەئکید عوسمانیەکان لە شەڕی زاڵدێڕاندا سەرکەوتن نسبەی لە بیرچوونەوە دەبتە 199 یعنی هەر معلوماتێک بەو طریقەی چووە ناو مێشکت 199 ئەوە تەرکیزی دەکەوتە سەری لە بیرچوونەوەی ئەستەما سێزدە بە سەمع 75 سەمع و بەسەر ئەگەر بێت و ببتە حیواڕەوانە دەگاتە نۆهەتەکان ئەگەر بێت و ببتە مناقەشە و خەتەئەکەی چاکەیەوە دەبتە 99 ئەویت کەش ئیلا ما رحم ربي ئەوە لە نقطە چیت کرد نقطەی سێم استغلال عقلی باطنتان بکەن ئەو قسانێک کە دەکەم احتیمالە زۆربەتان پێم باوەڕ نەکەن و زۆر لەلاتان سەیر بی لێ گوتم حەزم دەکرد ئەو کەسەی دادەنیشی فەرقی لەگەڵ کەسەی جێی لە قسەکان دەبی خۆشەویستانم ئەمن لە فەزلی خوای سوورەتێکی زۆر گەورە و گرانم لە قورئان ئەزبەر کرد نەک لەبەر کرد ئەو قسە غەڵەتە بڵێ وەڵا قورئان لەبەرە قورئان لەبەر ناکرێ قورئان یاخود ئەزبەر دەکرێ یاخود بە فەهم دەڕوا دەستە ناو مێشک دەتانی ئیستیغلالی هەموو معلوماتەکانی خۆت بکەی کە ئەمن وەم کرد لە سەف شەش کە دەمخیندەوە بابەتەکان هەموو پوخت دەکردەوە سەبر پوختم دەکردەوە لە ئەسنای قیراعی پاشان بە میمۆرەکی MP3 تەزیلم دەکرد ئەو گوتکۆکانی عالەم وسخای پێ لێ دەدا تەزیلم دەکرد هۆ وەڵام نقاتەکان خاڵەکان پێ ناسی ئەوە دەمگوتەوە بخۆم تێگەیشتمەوە بەس MP3کەشم نەکردەوەم دانا بە بێرم بۆ کرد بە قوبچەی شەوێ کە دەنووسم میمۆرەکەم لێ دەداوە ئەوە لێ خۆم دیسان قسەی خۆم هەموو جێدەدایە شەڕی زاڵدێڕان دەست پێکە هەتا ئاخیر شەڕی لە ناو مێژووی ئەو جارە وەرەسەر جوگرافیای جەمسەری باکوور و باشوور هەتا قوتبی شیمالی جنوبی ئەو جا وەرەسەر کوردی شەعرەکان ئەو جا هەتا ئاخری ڕێزمانی هەمووی لۆ ئەم گەوا فێربووینە ئەگەر ئینسان بنووی تەواو هیچ لە بێشک نامینێ بەزەمەنەوە پرسیارەی دەکەم کە زۆر غەڵەتە ئەگەر بتانی ئەتوو لە خەوێ فێربی 100 قات هەندی ئەو کەسێک کە بە ئاگایەتانی شتی فێربی زۆر کەلیماتی ئینگلیزیم ئەزبەر کردیا زۆر کەلیمات نە کەلیماتە کودو زۆر کەلیماتم ئەزبەر کردیا بەس لە خەوێ ئاگام لە خۆ نەبووە کەلیماتە چێ و چنیە بەمونیان گوتەوە کەلیماتە چێ گوتمەوە معنای ئەوەیە والله أعلم 100 ئەوەیە
بەس پێڵەوەش زۆر لە خەوێ کەلیماتەکان لە دەورە چی ئێوە دەمانگوت بە کابراایەک گوتە زیل کە بم دێ ئەو لە خۆی لە دەورەکەی بوو تەزیری کرد شریتەکەم کرد MP3 هاوش مەسەمی مۆڕەچی لە خۆم جێم دەدایە کەینی وەختی دەنووسم کەس ئاگای لە کەس نییە ئەو کەلیماتانە هەمووی دەستە ناو بابی سەمع ئەگەر تەشبیه نەبی ئینسان 20 حواسیە بەڵام ئەگۆ لە زانستەکانی مەکتەب پێنج ناخین دەچکە یەک لەو طریقانەی کە ئینسانی گەمژە دەکا مەکتەبە و قوتابخانەکانە ئەگەر ئینسان زۆر عاقڵە ئەوە قسەی واقعیە لە مەکتەب و لە زانستەکان پێ دەڵێن مرۆڤ پێنج هەستیاریەیە چاوەکان بیستن بینین یعنی بیستن بینین پێ عەنتیکە نەبی کە دەڵێن بیستن چونکە ئاەتەکەی لە قورئانی هەروە کۆمونیستە بڵێم کەسەیە جێلەبوونەی بی پێتان عەنتیکەیەک و جێلەبوونی دەبی بەڵێ زۆر بە تەبیعیش لە سوورەتی یوسف باس کرایە بەڵام ڕۆژێک بە مەوزوعەکی ئینشاءڵڵا لە بەرنامەی دێمە سەری دەتانی بەجێی ببینی بە چاو بۆم بکەی ئەو شتانە هەموو حواس بگۆڕی ئەوەش پێتان زۆر سەیرە ئەو قسانە کە ئینسان دەنویتن مەجالی سەمع لەگەر بەسەر لەگەر حواسی دەست لەگەر تەفکیر لەگەر ئەوانە هەمووی ڕادەوەستی وەچی بڵێن دەبڵەکەی لە منتیقەچی کارەبای دەیانە سەر پێنج منتیقەی لە هەولێرە پێنج گەڕک گەڕێکی یەکەم بینینە کە ئینسان دەنویت چاوی چی لێ دێ شەتداون دەبی دەبڵی دێتە خوارێ دەچینە منتیقەش کە هەستەکانی دەستە دەبلیویش دێتە خوارێ دێنە سەر هەستەکانی کە بۆنکردنە لە کاتی نووسن دەبلیویش دێتە خوارێ دێنە سەر تامکردن لە کاتی نووسن دەبلیویش دێتە خوارێ بەس دەبڵەکەی قەت ناکوژێتەوە تا مردنێ بەڵکو لە ئەسنای مردنیش ناکوژێتەوە بە نەسی حەدیثی پێغەمبەر ئەگەر ئینسانەکە بژمری ئەو دەبڵە هەر ناکوژێتەوە ئەویش سەمع قەت ناکوژێتەوە بەدەستە توش نییە دوو کەلیمەیە لە زمانی عەرەبی ئێمە زۆر تەرکیزکەینە سەری زۆر معنای قوڵە سەمع هەیە ئەوەی ئەمە فێری بووین لەگەر ئیستیماع يعني خوا لە قورئان دەفەرمێ الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك هم أولو الألباب أو كساني كي يستمع نافرمت الذين يسمع نخير يستمع أو دلاخي أولو الألباب أو أنا زور عاقل شيء أو كساني كبتركيز جددني نكبت ساو بفكر لون من أمون لبازار درهم دنجو شوفري دلو لا دنجو قابق أو دلو دو بازار دنيا خرابون لبازاره أو قسانم جيري أنا دەتانە بڵێم ڕاواتوو کورە با دەنجی تو نێتە ناو جەمێڵا تو دەنگت نێ یاڵە بەس دەنجی تو بێ بەدەستە تووە یعنی لا ئیدراکە ئەوە دێتە ژۆرێ بە چاو تەمەشاوی ناکەم تەمەشاوی دەکەم چاوم قەپا دەکەم چ دەکرێ بۆنیەوەی ناکەم کە بمەر قەپا دەکەم چ مشکلەیە دەستەکانم دەبەمە ژۆر لەبەرکەم دێنێن هەست هیچ ناکەم دەکرێ کەواتە یەک شتەیە بەدەستە تو نییە ئەویش سەمعە یەک حالەت ئەگەر ئینسان سەمعی قەپات بی هەموو حیاتی لە پێش دەبتە چەند سانێک و ڕۆژێک وەرە نمونەش ئەصحاب الكهف بینە بەرپێشە خۆت واضرب لهم مثلا أصحاب القرية أو إذ جاء المرسلون لياسين بس لسورة كيف فرمي فضربنا على آذانهم لجي كان ما عنده أخوال فرمي فضربنا على آذانهم في الكهف سنين عددا سنصال نستن 300 سنين بسنة قمري وازدادوا 9 بسنة شمسي 600 صال بس 600 صال هردوك تواويان سنة شمسية قمرية معادلة في دردي كواتا سببك تي اخواتي لو انا كرت بس دبلي سمعي هنا اخوالي يكسر او انسان 600 صال لپیش بو بچن روجك كواتا اتلو خالد يوم لو بت استفاده لوقت كاني خود بكي دبيلكاتي خوتنيش اتو تشد بخينيوا ناتاني بخينيوا راس دكاي بس خو جت قپاد نبو كاكا او تزيل فكرتي لكاتي باغاي ليه بدو لكاتي باغاي يعني لو حالتي اتو لوعي قسيكا ورقده بتاو بس كتي كتلا وعي دوجيكت بكاربينا يكسان يم لعمرن بو حالي برينا كرديا هتاكو ايستاش كامن دنوم شوان اگر بيتا قدمم تلاوه سوره يوسف لدم اگر مشكم تركيزي زياتر بي خطبه عبد الحميد كشي لدم اگر مشكم زياتر بي فيلم علمي تماشا دكم بجيري درزي مشي خومش تكان دابين دكم اگر هيت طاقتكم نبو تلاوتك خفيف عبد الباسط عبد الصمد يا منشاويه تلاوتك زور هادئ لدم ك بربر او قران بسميشكم لو خانەکانی مشکم کەماندی بووینە لە سبەینەوە هەمووی ڕیفرێش دەبتەوە پێی دەڵێن دیفراگمنتیشن عکس التجزئة کە ئەوە خانەکان هەموو چا دەکاتەوە کەواتە خاڵی دووەم ئەوەی گرنگە لە سەرنگۆچیە ئیستیغلالی وەختی خەوی خۆتان بکەن لە خەوێش شت فێر بن وەکو پێتم گوت بەو طریقەی دێنە سەر خاڵەچکە کە زۆر گرنگە ئەوەی ئەمە بزانین کە لۆچی وەکو دەکرێت خۆشەویستانم مێشتی ئینسانی کە خوا دایتێ تو دایتێ هەموو کەسەچیەوە دایتێ فیلی کەلەی مێشتی فیلی ئەوەندەیە بەڵام عەقلی ئەوەندە کۆکەیە مێشتی مێروستانیش ئەوەندەیە بەڵام عەقلی زۆر گەورەیە وەرەسەر سوورەتی کابرا ڕۆژێک چۆن نوێژێ تەماشای دەکرد گوتیانەوە مەلایە چ لە گۆڕێنیە بڕۆ نوێژی بەسیتە وەڵا چوو نوێژی لە پشتی کرد بۆ مەئمون مەلایەکە سوتفە سوورەت نەملی خوێند سوورەت نەمل 5-6 لاپەڕە لە قورئانی هەر نەچۆ ڕکوعی هەر نەچۆ ڕکوعی کابرا
تااقەتی نەما هەگوتی بۆ سەلام داتەوەگەنە سەلام دەدەمەوە هەر نەڕێی وەڵا دوایە هەندە خۆی ڕاگرت وەڵا مەلا چۆر و کەعی سوورە نەملی تاوا کرد وەچی سەلامی داگوتی مارد بە قوڕێ نەگیرەوە چ بگویتان کاکە ئێستا بۆ نوێژ مەغریب بێ سوورەت فیلی دەخینی کورتە چنیە گوتی ئەو سوورەت مێروستان بۆ ئەوەندەی پێچوو یعنی سوورەت فیلی بخینی بەخوای مەغریب بە عشاء ژێ نافتەوە لۆ ئەوە بە تەماشای هەیکەلی کرد سوورەتی فیل لە قورئانی ئەوەن دوکەی 5 ئاەتە زۆر گەورەی هەیبەت و ئەوکانی مەقسەد لە فەقەرەکان دێ سوورەتی نەمل بڕۆ تەماشا کە بزانێت چتۆ حکمەت و گەورەی تێدایە احتمال 6 حلقة 7 حلقة لبرنامج علمي أجا خوات من دار بس واسع عقل ميروستان دكين قيادة ميروستان إذا كان در يكسر كرده ما دي ميروستان أش عقل بها دنيا هذا جورا يكسر كرده بس عندي ميروستان أش عقل بها دنيا هم ده جورا والله مقصد نسدي تماشى أوي كلمة أنجوي سفيشش كبرامبر أوي دانشتينه دعنا تسمع شيء سفيشش كرم بله سفيشش كترم بله خواست بوريد بدا خوا قوة الدا يجنا زايد اللي أو سيلي قلتي سرطاني قلتي أو تسيوا لو تكاك سفيشش علمي أنا دبي علمي والله شو علمي أخا كاكا تنازل لو شو علمي كاكا تشيش اللي ويا أجر أتو أمن بخوا أمني لو خلق خد دوباره ده كموا أجر أتو أمن بخوا أمني لو خلق خد أجر أمن أتو من خوا أتو لو خلق خد ومن آياته اختلاف ألسنتكم وألوانكم كاكا أو بلقي خوايا كاتو جوازم جوازم أو شت أو عقله مش يترم معناه واني أمن يزنا زانم فعلا شتم بس قام جنيم تێدەگەم ئەمە چم کردێ بە شەرنیەت و لەمن بگەی ئەگەر تو لەمن نەگەیشتی ئەمن سنیمە ئایا ئەمن مقیاسی گەورەی و عەزەمەتی ئەو نیعمەتەی خوا دایتێ من بە قیاسی پێوەرید و قیاس دەکرێ کوڕمەت و علمی لۆ چێ علمی ئەمن نەسمع علمی کەس نەسمع علمی علمی لۆ چ علمیە لۆ چ خەڵک علمی دانایە ئەدی علم لۆ چ پەیدا بۆ لە ئەسڵەوە بەڕەغبەتی خۆت بکە ئەو کەسە فاشلترین کەسە لە کوڕەت الئەرز ولا سەر مەریخیش ئەگە ئیزافە بکەین ئەگەر بە شەرێک مامی بە ئەویش بگرتەوە ئەگەر بێت و ویست و ئیرادەی خۆی داتە دەست داک و باب و کەسانی تر نەتێکم بابت بڵێ بابە ئەتو ڕێیتە بمەچێ وەڵای کوڕم حەزم لێ بتیا هەندەسەی ئەخە بابم حەز هەندەسەی ناکەم ئەدی کوڕم لەم دەپرسی دەستەکەن داچی دای حەز لێ ببێت وەڵای کوڕم طەبیب ئەسنان وەڵا کچم مامۆستایەتی لۆ کتان باشە ئەوە کچ بوویتە مامۆستا ڕێزم لۆ خوشکان و هەموو بینەرانەیە بەس بینە بەرچاوت بەس ئەمن لەنگۆ دەپرسم لۆ چ لە سەف شەش واغار دەدەم لە سەف شەش ئەوەی تەواکە 2 ملیۆن دۆلاری دەدەنێ یان یەکسەر گرنتی دەکەن لە ئەوروپای بە شنگلەوە دێتەوە هەولێرێ چ هەیە ناو سەف شەشەم تێناگەم باوەڕم پێ بکە یەک نمونە لە پێشە خۆتان پرسن کە نمونەکی زیندووە ئەنگۆ تەماشای تەڵەبە پێشە خۆتان کەن وەکو لێتەوەکردن ولا من دیوانەکەتینە فعینان نییە ئیلا اللهم ئەوەی ڤیتامین واوی هەیە ئەویت کەش ئیلا اللهم ئەگەر بە عارەقە و نووسانی خۆی لە بە عیبەیان دەچی داخلکەن لە بە عیبەی ئەگەر نا خۆت و ئیرادەی خۆت نەبی 100,000 فاشلی ئەم سەف شەش بیمە مامۆستایمە لە ئینگلیزی لە سەفی شەش لە 5 دەرسی ئەعدادیەی 3 دەرس دەردەکەتامە دەرێ 3 دەرس دەگوت کاک عومەر کاستا دەمگوت چێ دەگوت تەست بڕۆ دەرێ ئەو چمە دەرێ دەگوت زەنگۆ دانیشتنی ئەڵڵا 20 پرسیاری لەوانە دەکرد ئەوانی جەماعەتە شەدو بیلای بوون هەرچی دەگوت دەیانگۆ بەلێ وەیە ئەمن مشکلەکەمە بوو دەمگۆ مامۆستا ئەو کەلیمە غەڵەتە ئەوە ئەینیە دەبڵ ئێڵە ئەوانی ئەوانی دەگوت زانی تە زۆر مشکلەوە دروست دەکات تەست بڕۆ دەرێ ئەمن دەچوومە دەرێ من سنەبوو دەچوومە گلکەندێ دەرکەک لە پشتەوە دەچوومە گلکەندێ لە خۆم لێ پیاسەکەم دەکرد داهاتمەوە ئەوە سەفی شەش عالەم گولەی لە یەک چرکەی دەدا لە شەو ڕۆژێکی خوای گەورە 86,400 چرکەی دایتە جەنابەت لە هەر چرکەکی 24 ڕسم بژیرێ مێشک لە یەک چرکەی 10 معلوماتی وەردەگری 10 معلومات بەبێ ئەوەی ئەتواز بکەی 10 معلومات دەستە مێشکت فکرە لۆ دێ والله جارێ ناو نوێژێ لە دوو مەلافات عێخیندیا فكرة كانت تمشكم بحياتي أو فكرينا تمشي كذا تزانم أو أنت مهمة عيب نبي سلام تدم قلم ورقة دردينم حتى ما لا تسركوا عيان دنجي عندك ناخوشة أو إلا مش مال بيدكم لو أوها سيش وزاري بردم ورقة وقلمي لا تنيش تقوم لنا وسعر ورقة وقلمي لا ترتج ورقة وقلمي أقل هيت بين نبي لنوتي آيفون كيدي نسموها يقروج لعمرم نابي أو معلوماتي بمشكم دادي بالروح هم يصيدكم وش الصيادي قناري من حاضرة نوستبم باقابم لديچبم لدريبم زاري تليفونك يكسر رفزم دايت كابلا هر شيء زور مين بتليفونك اول شيء الراديو كابلا قصش كرت تليفونم لو يكسر رفزم دايت قلت باقصك كابلا نور دايت تليفون شلو دكموا قيل سي لو سنتي بس امنهم بين اقرتوا لقتكم لجزيره وثائقي لروي لجزيره وثائقي سن ماك بدو يكتم الانترنت حتى ديتموا من دالك ميوان بواتنا مال ما من دالك كرت غار مستمر تلفزيون ذكر او قصش كرت باسي طريقتي جدول زري بكرد كخوارزمي كرديتي يجمع مستعي كردستان أو طريقة استعمالنا كردية ببي أو أتو جدول زري لبركي همو جدول زري دزاني إيكو أو لهم جيلبو باش تار مانجي بدو كتم ديت موا أجانا أو دروي بس زانت سينام كده مدالا تار ماك دقيلة من دا تار ماك
بەس ئیرادەی خۆم لەوی گەورەتر بوو ئیرادەی خۆم لەوی گەورەتر بوو هەر مامۆستایەک وەتی گۆ کوڕمە تو فاشلی نابێت بلێ 2000 مەمنون هەر کەسێک بابەت وەتی کوڕمە تو نابێت بلێ 3000 مەمنون چەند نزیکتر بوو خزمەکە زیاد کەلۆی بەو خودایە دەبی وەچی ئەو بۆ قەیبی کە کەڕ بوو بەسەکەت لەڕێی بۆقە کەتە خوارە لەڕێی ئەو کەتە سەرپشت آخری گەیشتە سەر قیمەی بۆقەک لێیان پرسی مقابلەی کەناتی فلان گەیشتە دەستی ڕاچێ و گەیشتە سەر ئەو لوتکەیە گوتی ئەمن کەڕم ئەوەن کەڕم چییە یعنی کابرا گوتنی کەڕوڵاڵە دوایە دەرچوو دەزانین لەوە گەیشتێ چکە لە ڕێی جێنەدا قسەی بۆقەکانی تکەوە دەگۆ کورەوە چیەوەندە بڵندە ئەوە چیەوەندە وایە ئەو کچە تاقەتی وی هەیە کوڕمە تو چێ علمی سەفی شەش خواقوت دوو سەف شەشتانێ لە ماڵێ وەڵا نایبێنە دەرێ لە ماڵێ ئۆکسجینی هەڵمژن لە جیاتی ئەوەی نەکو یەک بمری لە مالینگۆ ئەوە طریقەی بەسیط دێمەسە طریقەی سێم کە زۆر گرنگە بیزانی کتابی لۆ نمونە عەرەبی کوردی بیکاریە من هەردووچی باز دەکەم مشینە علمی ئەدەبیتان تێدایە ئەوە طریقەک بوو ئەمن لۆ خۆمەوە دەخینەوە حەقم نییە زۆر طریقە غەڵەتە ڕاستە ئەتوو لەمن وەرگرە تەجروبەش بکە خۆ نامری با غەڵەتی بەس تەجروبەی غەڵەتەکەی بکە احتیمالە بەڕایزە نابێت غەڵەتە بەس غەڵەتەکەم تەجروبە بکە خۆ نامری بزانە چی لێ دەرێ بەرەمەکەی کتابم دەخیندەوە جارێکم کە کتابم هەموو دەخیندەوە هەر تشتێک پێناسە باە ئەو قەڵەم فسفۆرانەتان دیتیا کەس سەوزی هەیە ئەنواع ئەشکال ئەلوانی هەیە یەک لەوانە سەوزەکەم دەست دەکردێ کاتێک کە دەیگەیشتمە سەر پێناسە چی خەتەکی سەوزم بەسەر پێناسەکەی دادەینە دەگەیشتمە 4-5 لاپەرەتکە پێناسەشکەم دەدیتەوە خەتەشێککە سەوزم بەسەر دادەینە دەچوومە تا ئاخری کتاب هەموو تەوا دەکرد یەکۆم نەدەخیندەوە نوقاتشم نەدەخیندەوە هیچ چیتم نەدەخیندەوە ئیلا پێناسە حتى كتاب جيش مبرجي آخري احتمال حفتها هشتا خطي صوزم لدابي يعني حفتها هشتا تم دريناها بيناسا أوم دادنا ولا كتابكم زاري دوم دز داي سبيني عسل وقتشكا بس بدو هوي دكتم هو يتسب أو هابو زان استكان أحياء كيمياء فيزياء وأرتباع أو دار قلم شيء رنگ برتقالي دز ذكر دي هر هو يكون بدي ذا خطش برتقالي بس دادينا حتى آخر كتاب متعود ذكرت زاري سين دقراموس كتابي قلمش كم دز داي كسك أو دار بس دەگەڕام بەس دەدوو خاڵەکان مثلا هۆیەکانی شکستی فلان ئەوەی بژمێرە خاڵەکانی نەخۆش فلان بژمێرە سوودەکانی ئەوەی بژمێرە جەمسەری ئەوەی بژمێرە بەس ژماردن خاڵەکان بە خاتەکی سەوز پێدا داهاتم دیسان گەیشتمە کتابی چەند جار کتابم خوێنیتەوە سێ بەس نەبوویتە هەرا هۆلیا لێ مێشکم ئەم دەزانم چم کردیا زۆر بە ئاسانی دوای ئەمن مەجالم مابوو چونکە هەدوو ماگم نەمابوو من پێشتریشم لۆ خۆم کردیا دوو ماگم نەمابوو دادەنیشتم بە کۆمپیوتەری مەرزەمەکم دروست کرد لۆ خۆم كأو مرزمة لسر أريشي تقريبا تجبين نبيك 2 3 4 5 6 7 8 9 10 11 همو كتابي جغرافياي أدبي هر همو كتابك هر هموي بهوت ببيناست بنقاطت بجياوازي بهر شتى دلي نوع علمي نوع كتابي كرد ما 11 بار سبر سيارة دكي لو كتابي لو 11 بار جوابي تدا هموشم تصنيف كدي بألوان شینەکان پێناسەیە سۆرەکان وەڵامە ئەو ڕەنگە ئەوەیە کوی لەوێ ختم لێدایە لێرە دووبارە بەڕەنگی نایتمەوە بەرێ هەستام هەموو کردە نووسینەوە بنووسە کە دەنووسیەوە چم دەکردیسان دەچۆ مێشکم ئەم مەجاڵە مابوو لە تو زەحمەتە کە دەرم دەهینە ئەو جارە چم دەکرد جمعە و جمعە لەو پشەی جارێک دەمخیندەوە 11 پەڕەکەی ئەو 11 پەڕە یعنی چ یعنی یەک کتاب وای لێ ئەوە بێزارم لێ کورەوە چۆ دەزانم هۆ چ پەڕەکە ئاوا دەبوو ئەوە چێ ئەوە ژاستان ئاوا دەبوو وای لێ چی وا تێدا نەمابووم نەزانم چی تێدا نەمابوو نەزانم هەروەهام دەکە دوو دوولان دەدەم گوێ لە بزانم چی دەیە ئەوە بژمێرە ئەوەش کرەوەشم قینیتەوە وای لێ دەوم فڕە دەدا ئەوە هەفتەك پێش امتحانێ ئەوە لەوەی بمەوە هەر هەموو بۆ طریقەی کورد کرایتەوە هەموو لغەی عەرەبی هەتاکو ئوسلوبی استیثنائیش پێشێ بگەیە تەقدیم و تەخیری کردمە یەک پار هەموو قەواعید چم کرد چەند ئەسئیلەی لە ساڵی نۆهەتەکان هەیە نۆهەت چوم لە کەنتەربیە کڕی مەرجەمە گەورەکە هەیە ئەوەندەیە مهمترین شتە لۆنگۆ ئێستا تەدریبی لەسەر بکەن هزار عقل خرکرایتەوە بیست مامۆستا دانیشتینە هەموو عقولی خۆیان بەکاری نایە خۆیان هەمووشەوەش کردێ دوو پرسیاریان دانایە لە ساڵی 2000 هەموو خڕبووینەوە دووبارە سلێمانی دووەکەوە لێرە هەموو عقلە لێکدرایە سێ پرسیاریان جوغرافیای دانایە ئەتوو دەچوی لە هەمان کتابە چۆنە دەبینەوە نووسرایە لە ساڵی 90ەوە تا 2014 ئەسئیلەکانی سەف شەش تێدا لە علمی ئەدەبی یعنی ئەتوو 10000 عقلی دەخینەوە لە چەندی ناوی کتابی زۆری پرسیارەکانیش دووبارێکە تەماشاکەن شەوی ئیمتیحانێک کە 10 ڕۆژ مابوو لە ئیمتیحانێ هەر هەموو کتاب و مەرجەمە فڕێدا دەستم دا کتابە گەورەکەی ئەوەی پرسیارەکانی تێدایە ئەو ئەمن بە کەلۆریەمە ساعات 12 شەوی ئیمتیحانمە سبەینە چمە یەکەم دەرس ئەحیامەیە لە علمی لە ئەدەبی یەکەم کەس مێژوومەیە دە ئەسیلەی مێژوون دەدڕان لێم دەکردەوە دەمگۆ یەکەم قڵ جواب دەوە دەی شەڕی فلان بژمێرە
ئەوەی بنووسە خاڵی وەی بلێ ئەوەی بلێ یەکسەر بەخۆم دەمی نادەمین وڵی ئەوم جێ لێ نەبووە ئەو لێ وایە پرسیارە دەمگوڕاوەی لێگەڕە کەوانەکەم دەنا دەگەڕێمە پاش دێدەی لە 5 پرسیاری سێن دەزانی ئەو عەلە سەزەم هەموو کتاب مخینیتەوە 2 پرسیار نەدەزانی دەگەڕامەوە دواوە ئەو 2 پرسیار لە چەندێ ئەو کرۆفیلی عەقلی من کردیە مۆزوعەکەی سۆڕاندیتەوە هەتا من لێم تێک بچی فکرم لە 2 پرسیارەکەش وەردەگرت دەچوومە ئەسیلەی دووەم چارم دەزانی دەچوومە ئەسیلەی سێم چار و نوێم دەزانی ئەسیلەی پێنجەم شەشەم دەنگوە ئەسیلە مایە بێ چی ئەسیلە چی زیادی دەکەنی خەریکی بەغدایە والله لە علمی وەمان دەکرد دەیانگو مامۆستایەک لە بەغدای ئەسیلە چی دانێ دەمگو کابڕ ئەسیلەی بەغدایە بین حەلکەین ئی کوردستان مە تێپەڕاند یعنی بێزار بووین لە هەولێرێ ئی بەغدایە ما دەینە سار 5 برادەر دادەنیشتین ئەوە دەیگو وایە کورتەمەشە فکرەی بزانە ماردە و کوی نایتەوە ئەم بەس فکرم وەردەگرە وەختی نەک بچم کتابی بخیم تازە ئەلفوبێ بخینم کاتیۆم نەمایە کە چوومە ناو قەعەش دادەنیشتم ئەو ئەسیلەی ئەو دەداتە من لۆ جەنابتان تازە جەهەنەم ئاگری گەرم دەکا هەموو زەندەقی چووە 16 زوو قورئانی خوێندیا مەلایکەت پێڕان ناگا و دوعایانە باتە عاسمانێ ئەوەی نوێژ نەکەرە ئەوەی نوێژکەرە نازانی دەستی ئەوەندە بەرز کردەوە خوا دەفەرمێ فەدوو دوعاء عریض ئەو هەدەستی پان دەکا و چی بەخوای دەبی وەچ خوش دەبی دەکا و جاگە لە دنیا نامینێ ناجح دەبی یان ساقی دەبی ئەوە لەو چیە کە تەنگانە دەبی ئەوە لەو سەبەبەی دێتە ژۆرێ دەچوومە ژۆرێ ئەو ئەسیلێک ئەو دەیدا من چەندەمین ئەسیلە بوو لۆ من کورە 15-16 ئەسیلە بوو خۆی بکوشت بە هەموو علم معرفەتی حکومەتی لێمە ناواسی لێ نابە احتیمال بە پرسیار نیوەکم نەزانی بە بەچل ڕۆژی تانیم کۆنترۆلی ئەو هەموو عەقڵەی بکەم کە لە ئەو مەرزەمە هەیە بە 10 زاری دەکڕی مهمترین نقطەی پێش امتحانیان گو بەس ئەوە سیلانە حەلکەن کات بە فیرەمەدە مەرزەمەت مابوونە ما بە کتابی فرێدا 5 بەشم مایە مامۆستا 3 بەشم مایە 2 بەشم مایە لە حیای کورە فرێدا وەختی وەی نییە فرێدا 2 بەشەکەی مەخینە فرێدا بڕۆ سیلەکەی حەلکە چ پرسیارێک لە بەشی دووەمی ئاخیرەکەی هاتیتەوە بڕۆ ئەو پرسیارانە بخینە قەناعەتم پێ بکەنە سیلەکان زین چەند سەتاتری دووبارەیە پرسیارە چەند ساڵی 2000 وەگرتیا پرسیارە چەند ساڵی 2000 خولی دووەم وەگرتیا پرسیارە چەند تەمیری 2013 وەگرتیا پرسیارە چەند وەگرتیا بۆ عەلە سیلەکدانرایە هەر وایە بڕۆن تاقیکەنەوە کەواتە ئەوەش طریقەی زۆر کورتە لە ئەوەی هەموو کتابەکەی بخینەوە نامەرزەمەچی دێنە سەر طریقەی دووەم کە تەرکیزە کو تەرکیزت بە قووەت دەکەی لە ئەسنای خوێندن ئەلێرە ڕامێشکت سافکە چکە مۆزوعەکە چییە تەرکیزە یەک لە ئوسلوبی تەرکیز کە باسی لێوە دەکەن دەبی درۆی لەگە خۆت نەکەی بە کوردیەکەی زۆربەتان واشن ئەمن برایەکمەیە برایەکی زۆر بەڕێزی خۆمە لێ نەبتە غەیبەت لۆ مەتح باسوی دەکەم کە من دەرسم زۆر لێوەگرتار بە خۆی ئێستا بە خۆی محامیە ئەو برایم ئەگەر قسەکرد بکرد بە بگوت بە کاکە بچینە سەفر دەگو کاکە بچینە چەندە لە ماگۆ شێخ توڕاب دەگو کاکە دوونە دووسیار لێ وەرگەڕایە ئێستا جوایە یعنی طبیعەتە یعنی ئینسان ناتوانێت زەمبی بکە بە زەم نییە بە گەورەی شەوە خزمەتکاریمە بەڵام ئەوی باسی لێ دەکەم چ بوو هەر شتێک پێ بڵێ ئیلا خەلەلەک لێ دەبی تۆ شتەکە نەبی ئیلا سبحان الله هەر شتی وانە دەماگو کاکە یاڵە سۆبەی دەربین دەگو کاکە دوو مانگمایە ئەوە زستان خلاص دەبی ئێدەمو بەردە دەربین داکم دەگو کاکە ئێستا یعنی عالەمە تێماکە فێن چێتەوە دیسان زستانێتەوە ئیلا دەبرو مەشتە چی دەکا بەزی شەکەی نەکە حکمەتەکە لە چێ پێ دەڵێم لە تەرکیزە ئەگەر بێت و لۆ خۆی تەرکیز کاتە سە ئیشی خۆی لە حیاتەوە هەناڕوە عەجەلەی حیاتەوە هەناسوڕێ یەکەمین نوقتە دەبی ئەتوو بە خۆت بلێ ئەمن 100 لە صەفی 6 دەرەجە چی زۆر بەرز دەینم درۆژ لەگە خۆت مەکە حاشاکی جەنابتان و حاشاکی خۆم و حاشاکی هەموو خەڵقەکی خوای احتیمالە زۆر جێل بی جێل احتیمالە زۆر غەبی بی و زۆر بێعەقڵ و زۆر دەبەنگ بی بەس بەس ئەو جێلاتی بێعەقڵی خۆت مهمترین شت بکەی دەزانی چییە بڵێ ئەم زۆر زیرەکەم کورە کەس نییە دێمە زیرەک بی کورە فکرکەوە چ لۆ یعنی لۆ پێم ناکرێ لۆ خوا دوو دەستی دایتە من دوو دەستی دایتە ئەینشتاینی خۆ و 11 نەبوو کەس لەنگۆ 9 پێوە ئێستا ها کورە کو 9 تان پێوە نیە هەموو 9 پێوە 10 پێوە یان نا 10 پێوە یان نا ئەدی کو 9 پێوە نیە هەمووز بووینە یەکسەر مێشکتان چۆ سەر سەقەتەکانی کەەوە چی مەغۆ لێم 50 نەخستان بزانە قەت لە مێشکرد نەبووە پرسیارێک لە خۆت بکەی کە زۆر واقعی بی یەکسەر دەڵێ ناوەڵە مامەتە 9 مانێ بەس بلێم 10 دەست بڵند دەکە ئەگە 10 بینۆت نییە بەس پرسیار لە خۆی ناکە یعنی ئەگەر ئەو وها بکە ئەتونۆ پێت ناکرێ کەینە ڕقم دەستە دەی کەسری دە بڵێ 1 2 3 7 9 ئەوە تەواوە یان بڵێ یەک چیان تەواترە یەکەش کەش بڵێ وەڵا 7 9 قودا دلێ کاکە ڕاوەستە 9 قودا ئەگەر ئەو گەیشتی بیدە ئاسیدەی حتما بە نۆشتێ پەڕیە وایە جەنابەت کە تەمەشاوی دەکەی گەیشتە ئاسیدە 50 بە نۆشتێ پەڕی کاکە ئەگەر ئەنیشتاین بی دنیای بگۆڕی بە نەسخ نسبی ئەگەر جێلە چۆچی ستیڤن جۆبسی بی کە پێیان دەگۆشێت کۆمپانیای ئەپڵی داینە یەکە چۆچی شەریکەی مایکرۆسۆفت بیل گیتس لە یەک سانەی $250 قازانجا یەک قوماوی دەخوا بە 2 سانێ دەڵێن کاکەوە $500 حق قوم ئاوەکەی شەریکەکەت قازانجی کە دە شەریکەی مایکرۆسۆفت
پارەکانی ئەوەندە زۆرن لێرە $100 بە $100 وانە هەتا سەرمانجێ وەرەوە بەسە بڕۆ خلاص نابی بەو پارەی پەشکە ئێرە سەرمانجێ وەرەوە $100 خلاص نابی لە حیاتەوە کابرایی کەس یەک لە حیات خۆی دەجێتەوە دەلێت چوومە شەریکەی مایکرۆسۆفت گوتیان دەمەویشکەم گوتیان وەڵا کاکە ئیمێل تەیە گوتم ناوەڵا من هاتی مەویشکەم کاکە عەمەلەمە ئیمێلی چێ گوتم مادەم ئیمێل نییە وەرداگیری ئەلێرە فەڕاشی بە ئیمێل وەردەگیرێ گوتی چوم لە پەنایەکی لە 30 ساڵی ڕا کە دەرکرا ستیڤن جۆبس لە حیات خۆی کە دەرکرا چۆ جێیەکی ئەوەندەی ئیش کرد وأن ليس للإنسان إلا أداة استثناء إلا ما سعى نتيجة وأن سعيه سوف يرى سوف لو سبك هذا السين سوف لو مستقبل هر وشك سين سوف يتدابو أجر بتو نفيك دبي بلن نفيكي لزمان عدبي وأجر قد إلى بيجبو بمثبت دبي بلم نفيكي بنفي وإلى آخره بونو عيكات بيش وأن سعيه سوف يرى كاك سعيبك احتمال ئەوەندەی بخینی پەنجای دەردەینی مشکلەیە ئەتوو لەسەر توو بوو کردت یان نا کاکە هیچ لە خوای لێگەڕێ یەک بە خۆم کولیەم بەجێشتمە مەعەدی دوومەتی محەممەد لە مخڕبەوە گوتی ئەو شێتە کاکە لۆ شێتم لە کولەتر بە ڕاضەی بووم کورددام کاکە بە کەلۆلۆس بڕۆ ئیدارە لە خۆت چاپادە مامۆستا ڕاضێر وایە معاش وەردەگری پاڵدەوە پاڵ یکولە کاکەم گوتم حەزم لە پاڵدانە و ڕاضەی حەزمە تۆپانێ بەس حەزم لە خوێندنەکەی نییە ئەدی چێ گوتم دەچمە دبلۆمی مەحەدی دەیان گوتە فەرمە عالم دەستە دکتۆرا ماستێری ئەوە دەستە دبلۆمی چوومە دبلۆمی ئەو کەسانی کە خەریج کولیەکە بوون 20 وا لە بندیواری دانیشتنم تەعینیشان ناکەن ئەو قسمەی ئەمون چوومێ لەناو ئەوانیش بە قائیمە خاصە لە فەزلی ئەو خودایەی نەک بە حزب و حزبایەتی و مەحسوبیەت تەعینی خاص کراین لەبەر چێ قەلەمی خوای ئەوەی لەسەرم بکردم ئێرادەی خۆم لەوێ دەبینمەوە عیبی تێدا نییە تەنازولکە لۆ چ دەخینی کاکە تۆ ئێستا سەفی شەشی لەگە برادەرەکەت بڕۆ کولیەکان پیاسە بکە ئادا ببینە بنیاد ببینە طب ببینە هەندەسە ببینە بڕۆ قاعەکانیان بکەوە بڵێ مامۆستا میوان مەڕۆ ڕخسە دەیدانیشم لە قاعی کولە طب دەلێ فەرموو تەماشا دەکەی ئەنەتۆمی دەکات ژیماعی لێ بەشەر هەموو دەردەینە دادنێنەوە عقل دەگری خۆشە ئەگە عقل دەگری بڕۆ مالێ کە سەفیساری ئەعدادی بڕۆ بخینە لە طب ئەمن کە دەبینم واقعەکەی دوای دەچمەوە دەخینم زۆر لەنگ و ئیبداعتر دەردێم کە ئەو کەسەی هیچێکی نەدیتە لە سەفشە زۆر دەخینی کاکە وەڵا بەتەمای خوا چی ئاتۆ دەی بچین کاکە دی بەتەمای بەس ناوم بێتەوە کورە کاکە لێ بەس ناوت بێتەوە خۆت نەدیتیتەوە تو خۆت دیتەوە تو لۆ شەرمت بەخۆیە کاکە بڕۆ پیاسە بکە هەموو کولەکان بکە لاو لێرێ بەتەنێ بڕۆ ژۆرە برادەریشت نەبی ببینە وەزعی بنیاد چییە کولەی زمان چییە کولە لەگوی عەرەبی چییە بەخۆی حکومەت دەبی دەستی تو بگری لە هەموو دنیا لە ئەڵمانیا 1 و 2 و 3 و 4 تلای 5 ساڵە شەژ نییە پاش 5 ساڵی 2 ساڵ ثانەوی 3 ساڵ ثانەوی دەخینن پاش 3 ساڵەکە 2 ساڵەکەی دەستی تەڵەبەکەی دەگرن دەڵێن وەرە کاکە ئەوە کولی هەندەسەیە ئیمارە دروست دەکرێت جسر دروست دەکرێت ئەو هایە منداڵەکان تەماشا دەکەن ئەو هەموو جسرەوە چیەوە واقعیان وەردەبینێ هەندێک لەوان زۆر معجەبی جسر و طرقات زۆر معجەبی معماری دەبی دەڵێ وەڵڵی حەزم لەوی شەیە دەڵێت حەز لێ دەڵێ حەز لێ وچوانە بێ مهندس دەڵێ دەڵێ باشە مامۆستایەکە وەرەقەت شەپشتە لە تەڵەبەکەی دەڕوا خەتەشی لە جێی هەندەسەی دەدا دەڵێ ئەو منداڵە ڕەغبەتی لە هەندەسەیە تەوا ئەوە بینە ولایە دەڕوا سی کەسە تەڵەبەکە هەتا دەشێ دێنەوە مالێک حکوومەتی ئەڵمانی ئێوارێ تەڵەبەکانی هەموو دابەش کردێ ئەو جیانێکە بەخۆی حەزیان لێیە هەیان باتە ناو ساحەی تۆپانێ دەبینی دنیا خراپ و جمهور ڕاوەستایە شل دەڵێ حەزەی بێلاعی دەڵێ ئەگەر تو دەتەوێت پاش 3 ثانەوی دەتبینە کولەی تەربیە ریاضەی مەسەلەن ئەو منداڵە لێستەرا دەکولە لێ تەربیە ریاضەی ئەمن چوم سەتی دەبینم لەنگۆ و ئێستاش کە حکوومەتی ئێرە مقەرادەنە سەقەتترین سیستەمە کاکی من حکوومەتی ئێرە گوناحبار نییە جەنابەت گوناحباری جەنابەت هیچ لۆمەی کەس مەکە ئەتووی دەتانی بتوێ بچی دەتانی نەچی باوەرم گری کولە طب تەنازول دەکەم دەچمە کولەی جەناین خزمەتی عالەمە دەکەم دەبمە کەناس احتمال خۆ لە کەناسی ببینەوە ببێ یەکەم کەناس لە کوردستان کاکە ئەنیشتاین هەتا 3 ساڵی فزما بوو نەدەزانە قسەیکە دەرکرا ئەدیسۆن دەرکرا لە جێلی ئەو جێلانە لە دنیای دەگۆڕن نەدی عاقڵەکان وچی گۆ لە دنیای دەبێ ناگۆڕێ ئەگەر جێ لە دنیای بگۆڕێت تو چت کەمە لە جێلەچی ئەمە نەو قسانە ناکەم لەوەی بەتەوسۆ بڵێم غەڵەت لێم تێمەکەن وحەدم نییە کەس تۆمەت بارکەم ئەو پەنجەکانم ڕوو لە خۆم کردێ بە کەس نەگۆیتی ئەتوو بەڵام ئەوەی مهمە دەمێت جەنابەت بەخۆ بێەوە بە ئاگا بێەوە سیستەم یعنی سەقەتکردنی جەنابەت ئەتووی پێدەگەینین ئەگەر لەو نوختەی بی بەینی قەوسەین ئەمە وەک مامۆستا قوتابیەکانمان پێدەگەینین بەبێ ئەوەی پێیان بگەینین کە بۆچی پێیان دەگەینین ئەمە وەک مامۆستا قوتابیەکانمان پێدەگەینین بەبێ ئەوەی تێیان بگەینین لۆچی تێیان دەگەینین لە ئەنجامدا بەس قۆناغەکانی ژیانیان پێدەبڕین سەفیسێمە دەبمە شەش من دەبمە کولێ مەعەتەوە بڕۆ مالێ بندیوار پاڵدەوە معاشەیە کاکە تەعینم کەم بەس دەجێشی کورە کاکە هەرچی دەکەم کورە کاکە خۆت لوا خۆت ڕەزیل کردیا هەر مێشکم لەو ئینسانەی نامینەوە چوها خۆی گچکە دەکاتەوە
دەزانی چێ خۆی گچکە دەکاوی کەسی بەرامبەر بە گەورە تێبگا لەو مەسئولەکانی وها گەورەنا چکەوەی دەوروبەری گچکەنا زان لەوا گەورەنا چکە کەسانی دەوروبەری گچکەنا ئەو دیوارە لەوها بڵندا ئەم نتو نزمین هیچ شتێک نییە لە بەرامبەر ئینسانی ڕاوەستی ئیمامی عەلی دەفەرمی خاستان بەرامبەر چینی گەت هیچ شتێک نییە بلێینە دوکانم هەبوو لە بەختیاری دوکانێکی گچکە بوو منافەسی سوپەرمارکێتەکەم دەکرد 5 سەنتی خۆم گەورە بوو ئەوەی داهاتە ژۆرە دەگو کاکە ئەو شتە تەیە دەمگۆ دەینم سبەی داهاتەوە دووس بەیە چون قایمم دەنووسی خەڵک سیریە لەو منتیقەی هەموو دەهینە لە بازارە بەسێ تەکسی بە دووخۆم دادەدا وەرەقەی ئایفۆن لە پشتی سەرمدا بۆەوە لە پشتی سەر نەکوستەکەی نووسی بووم نییە ئەوەی داهاتە ژۆرە دەگو کاکە کارتی فلان تەیە دەمگو ئەوە تەیە دەمگو ئەرێ کۆمپیوتەرە چا دەبی دەمگو ئەو مشکلێکی ڕژ پێ دەمگو دانێ ئەوە کوی دەبی دەمگو دانێ بەجێ ئەوەی دانەوە 20 لاپتۆپ نەسە مێزی دادەنە بێزگە لە ئیشی سوپەرمارکێتی ئیشی مساوڕێشم دەکرد ساقشم دەکرد هەر کەسێک بات باژۆرە نەدەبای بستە دەرێ وەی لێ هاتبوو دوکانەکە تەنیشتم بەکرێ ڕۆیی ئەسواقەکە فەشەلی هینە ئەمیش بە ویزارم لە جێی خۆم دوو هەندە گەورەم کرد بەڵام لە چ بە یەک کەلیمەی نییە هەموو شتەکەیە نابی بڵێ نییە هەموو شتێک بەرامبەر گەنج هەیە خلاص ئێرادەی تو ئەوەندە گەورەیە ئەگەر بێ سەر عەقڵی عەقڵت ڕادەوەستی کاچ من ئەو مشکل ناوتووە هەموو ئیتیصالاتی دنیای لە کوڕەت الئەرض خرکەوە بە هەموو شەریکەی کۆڕەک و ئاسیا سێلت و شەبەکات و نێتوۆرک و سیمیس و نیل تیلیکۆم و مصر تیلیکۆم و هەر شەبەکە خوا داینە لە ئینسان دنیایە هەمووی خرکەوە بیدە پاڵ مێشتی ئینسانی بەقەد یەک فاسۆلیا جێدەگری هەموو ئیتیصالاتی دنیایە هات هەمووی بەبێ ئەو یەک نقطە تێک بچی ئیماش ئەو مێشکەی دانایە والله مامۆستا ناستە مێشکم لۆ ناستە مێشکت لەبەرەوەی تەرکیزت صفرة بس بابزاني كو تركيز بقوة دكي يكم نقطة دكتور إبراهيم فقيه رحمة الله عليه فرميت نوع تنفسك يا جرانجو وقع عملي لو قوة أمكن استفادة لك أنا جرام مبن بيدلين صار دو هشت نظامك إلى تركيز بيدلين صار دو هشت بابزاني نو صار دو هشت تسيا تنفس بتسهل دمشي بتسار درجة يعني 1 2 3 صار أوها 2 درجة راي دقرم تماشا کە بام جارێک بکەم ئەو گۆ دوای بکەنەوە 2 دەرەجە ڕای دەگرم بە 8 دەرەجە دەیدەمەوە بە چاری هەڵدەمژم 2 دەرەجە ڕای دەگرم بە 8 دەیدەمەوە تەرکیزی مێشتی ئینسانی کە مخ لە 120 تاقە و ئۆکسجین سەرف دەکا لەناو جسمت 102 داگیر کردێ لە هەیکەلی جسمت وەک چێش هەتا 102 و استيعاب قوة 120 لو ماشك برواك 130 أكسجين كذا سوتيني بس ماشك 130 هن تنفس ده سوتيني بس ماشك يعني بس هنا سدانكات ماشك بأعقاد تو كابريك زور قهري هبي قهر وش زور كوي در هنا ينام لك راستك أجر زور بقوليكك ده تنفس شال دمجي لازم لو من دازيرك سونك بزك تنفس هال دمجي بس يجورا كان دازاي لو هميش نامينه سونك بس كان دمجي أنا قصدي سكان سنجي درد فري أو زاهد عقب الذاكرة دانية أقرب تيمش كده بقوة بي أو تنفس المش كده بروا ده يبزك المجي بدي يزقت نك بدي يسينقت سطا بيس تركيزي استد زيادك وقت أوي بلي أتو دقة ساريك بتي بنوي تنزارو عملي دكي بين زارا لسيك إبراهيم فقيه قلت يقسم لي كتي جرا وتوب لنا أمانة قلت بي وش كابراي جيت لي قلت هذا وندم زاني وقلت وشها هاي كذب وقلت أو إن أمانة بقول فرداو قلت بدا قلت صدق قومي أو يقلق أسلوبي تركيزه دوام نقطة وشفيتن قلت دبي همو روجي لتسار دزاران حتى 21 روجي همو روجي تسار دزاران حتى 21 روجي أو تشتري كلا بيشت بربستا بيدي عقلي لا وعي بلي أو بربزني لون منا باخوي أمنا وصل الإنجليزي دميني مو دزانم سو دزانم بيك كلمة نازانم باش أو قصة لي ذكي تسار دزار روجي ديليوا حتى 21 روجي دلي والله أمان بشام بإنجليزي دي كل عاد تبي مش هذا نسم هو قابلته وإنجليزي نازع بوت تيل من زياترا كره بطماي خو أمن دخينهم بس بطماي خو ناجح دبم بابا كره بابا تسيل إنجليزية كلمة دزانيتو كره بابا نجزانه خو تي قابلة تيارانية دزانه مش لقورنيا بس أو قصانة بدي مشكت كودلي نجاحتك وهذا يني بيش حياتي خود كبخوش التصوريناكي هروكو غاندي دلي أجر بتي بأمان زق بقي كبيستر بينا جيشتي دبي أول رزق الله وكريه بقريه بر كبيستر بيدا نرويشتي أجر بتي بقي أمان زي كبيستر نيجيشتي دبي ئێستا بۆ ڕێگەی دابڕۆی کە پێشتر پێیدا نەڕۆیشتی تاقیکەوە کاکە درۆ لەگە خۆت ناکەیەت و قەناعەت بە خۆت بینە کە تو زۆر باشی
والله وبالله وتالله ما مستحب وبمني قلت الصك قلت زور من زين لقى شيتي لقى صجح أصحاب الكهف تكيست ولا باشتيا بزاني مش من شيء وسوا قلت أنا كاكا أو كل كاكا أو احتمال أو بعقله قلت كاكا هزار بعقل دنيا قوري كل كاكا وشيته قلت زور ممنون دونه عشيته هات قصة ذكر ما مستحب صفي شاشي ثانوي هات جوري دنيا خراب وعمر محمود فقي دنيا خواردي كلها هات مدير إدارة هات راسته شو عمر محمود فقينا أنا جابش شلون استايم هو كابر قوتني أو هيك ليدا بين لتساوم طلبي قلت عمر محمود فقي يعني هو باس عندك الدنيا خواردي وسي وش أو دنيا زاغنا ما مستعد كاك دوست بسيار ندك بيزار بما إيش دقوا ما مستعد من شو فيرمم بس من بلولود يعني مكتبه كان بويت شاش متر كاك خوسني مع حتينيا بس فين بلولود بويت شاش متر أقرأ من حزن لنا بلوم نعبس ذكي لو قام غارد ده زانا لو قفل يدر كيدا ده كاكا كذا ناس تدري نبويته لو قفل يدي ديواني مكتبه بكيك متر دو مترش عويتي خنا كشتك يعني حيوانات بتجوري كسك حزن لنا بخو بعقلني كاكا خو خيندن بقول لنيا شعب كاني ما هندسي سقطه دركي بيشوا لا بيشوا شعبيه يعني كدي جوري دوادي دادن شيء كتي نبي دركي لا بيش صفا كان لا بيش رح لي بكري دبي او دركي كيسنا شعبي كده بس بيش بشتو رح لكان لو هر طلبك دي در بيج ناك تركيزي طلبك كان كتيك ده يقدر ما مستابرهم هم مشاهدك نيو درسك تقدت ما مستاك كاك لو خنز بلنا كان بشتو ما مستاو هاي اللي ذكاء طلبك دروا بيج ناك بشتخم بينو تباسته مش كلك ما مستايد بي هندسه شعب السقطه هندسه مكتب السقطه بيش مش تشنابي برسيارك كيك غير كتابي بي يقول لك كتابك غلط خو بقسم الدنيا لكتابي نسلا انسان اكسجين هل تمشي جوان اكسيد ذاته وداروبار اكسجين ذاته اكسجين هل تمشي بعكس انساني اكسجين ذاته دوان اكسيد هل تمشي يعني اما اكسجين هل تمشي دوان اكسيد ذاتينوا داروبار كان بعكس انسان سدا كان اكسجين ددنوا دوان اكسيد هل تمشي اول كتابي زانستي نسلاو وحياة مخوش ما فيربوين بلام يك زاري جوانيا حموش سقطه دار لشوان حتى روج دريبي حتى برا بغريب او قصتوا وچی شو دادي وچی انساني دي وچی تو اكسجين دي دوان اكسيد جداتو هر خودي خوي دالك فرما برسنو بخينوا او هم باس كده چه تليفون دروس كده الكسندر جراهام بيل بزونيا ل 2004 لكونغرسي امريكي لنا او امريكا ل 50 ولايات قرار درا كالكسندر جراهام بيل جورترين دزي بيروكا بوا كجورترين دز بوا بيروكي مرسي دزي كسر طالب تليفون دروس كرد استاج لكلية جامعة كان بس كما يكتبوا استاذ جامعة بالإمام استاذ شيء تلفون دروس كرد أجر بزاني دل ألكسندر جراهام بيل أجر بزاني أجر أيش نازاني عالم وادرت أمريكا بقول لك كاك دري يوم تازه هيش ترى مناجع حكومة اليوم دل كاك أو هيا باش 50 سال كدر دتشوانيا أول تركيز كواتي كم زار تنفس دواء ساردة زارن حتى بيستيق روجي قناعة بخود ديني خالصيا تركيزي خود سلي دكاي وش عادة سديتك كقديم من دالبوين عدسك ما دينا دام عندنا روج ما بيو ذكر حتى ديستان عدسك انا استني روجك اش ناستني بلان لا حالتك دمان استان همو قوتي روجك ما دينا سر يق نقطه كاتك التركيز ما عندك كده 6 كيلو دادن نشتين يكسر دم استان همو تانديتي دانا وستاني كم دال بخو ما عندك بيدرن زيلي التوني يقن زاين دلي عمر 50 ساله بلان اوتي له تركيز دي دريل مصرف كذا دغري لو تشتش كون دك همو يقنا روخي تماشا سري دري كان يق نقطه زياده تدري يكم زار نقطه كون دك صبر دويا او كي دورو بري كون كي غورته دك دويا بره دويا دري لك هم تستخوالي بيكرا نقطه خود دبي خود تركيز بقيسر او نقطه كتي داي لا تزعي في بروي كم زار كمش كتصاف ايوب خينوا يكم زار كمش كد ماندي ايوب خينوا علمي كان كمش كد بره ماندي بو واصل بينا بروس كتاب ادبي كي كمش كد ديسان ماندي تربو برو هو كان بخينوا كاغر بزاين زاني هذا مهمنيا بلا مقتكي ببلاش مدى او نقاطشكا نقاطي جورتر وشبيت نقول الوان بكارديني استاوي كدي بينن سندين الواني تدايا بزانتم كرديا نسيتم شر صال براوا دوراو بسر كرداياتي شوني روداوك ودر انزامكي يك عمود دو سي تار بينت شش عمودم كرديا هر همو ميجو هر همو بيناسك هر همو شرق روي دابي سن شر روي دا لو كتابي لنا اون نسيتم نو نمونه يكمشد مثلا مرز دابق شري مرز دابق لصال 1516 رويدايا براوا كان شيء عثماني لقائمه براوا نسيتم عثماني لقائمه براوا لقائمه دوراوي نسيتم مماليك لدشتي مرز دابق نزيك حلب وشام داجير بكان سببك اوبو كوات اگر او بينت كلمه بزانه من دتانم بليم شرق بو لنيوان هي زي شي زور مزن او بخوم تيدك شميز لغورينيا لنيوان شي رويدايا لنيوان عثماني كانوا
مەمالیک کە تێیدا لە دەر ئەنجامدا مەمالیکەکان دۆڕان و سەرکردەکانی عوسمانی سەرکەتن ئەوە دەبتە 4-5 درست مامۆستایەک نەزانێت تەسلیحاتی بکات لێ کورە ئەوە چی خوێندیا تەماشا ساڵی دەکات تەواوە تەماشا دەکات شەڕەکە لەگەڵ مەمالیکە تەواو عوسمانی تەواوە منطقە هەموو تەواو یەکسەر ساعەتی چۆن دەلێت 5 مەقصد مەسەدێ 5 کەلیمەیە بەس دەمیشەکە چەند گەورە دەکەم بەس ئەو 5 شتە تەرکیز دەبی ساڵی بزانی چێ بوو چێ بردیە و دەرەنجام چ بوو خلاص هەموو بوویتە یەک وەرەقە هەموو پێناسەکانی شەڕەکان بوویتە یەک وەرەقە بەس ئەوها دەخینی تەرکیز دەکەی سەر ئەلوان ڕەنگ بەکاردێن لە پێشساوی خۆت بەو نوعی دەتانی استفادەی لێ بکەیت کاچ من محاولە بکە بە پیاسەکردن کتاب بخینە بە پیاسەکردن کتاب بخینە ئەگەر پیاسە بکەی زۆر مهمە و جاران قومە ئاوەچیش بخۆ ئەگەر بێت و پێش امتحانی پێتان بکرێ ئاوی زەمزەم پەیداکەن زۆر باشە و پێش ئەوەی بڕۆن ڕۆژانە نانی سبەینەکەت با هەنجین بی چەند هەنجین بەقەت یەک مڵاچی زەڵاتەی هەنجینی بخۆ کاتێک کە ڕۆیشتی لە ڕێی ئەگەر پێت کرا ئەگەر نامشکلە نییە ئەگەر هەنجین نەبوو شیری سارد بخۆ ئیمامی عەلی دەفەرمیە کە کاتەکەنی گوتی کوڕەکەم تەرکیز و زاکرەی سفرە گوتی بڕۆ شیری ساردی بدێ یەک کاتەکەنی ابن عباس گوتی وەڵام مشت لەبیر دەکەم و زاکرەم سفرە گوتی بڕۆ سوورە یاسین بخینە یەکەش کاتەکەن ابن تەیمیە گوتی وەڵا ئەمە زۆر شتم لەبیر دەچی گوتی ئەگەر هەر شتێک لەبیر کرد ابن تەیمیە فەرمووی هەر شتێک لەبیر کرد 1000 جار بڵێ ئەستەغفر الله یەکسەر دێتە مێشکت ئیمام ابن حەنیفە کاتەکەنی گوتی کاکە ئەمن مێشکم نەمایە و شتێکم لەدێ شاریتەوە نازانم لە چێن دەرەیە گوتی بڕۆ دوورکە نوێژی بکە گوتی کو گوتی کرێکات چی شتە بۆ دوورکە نوێژی بکە وەڵاوی سوود دەستنوێژی کرد گوتی الله ئەکبەر نەگەیشتە فاتحە شتەکە ببیراتەوە ڕاست سەلامی داهاتەوە کنی مای ابن حەنیفەی گوتی وەڵا ئیمامە بیرم هاتەوە گوتی چ بوو گوتی شکری خوای بکە گوتی وەڵا ڕاوەستە پێت بڵێم گوتی من هەردام بەستا هاتە مێشکم گوتی ئەوجا گوتی ڕاست سەلام داهاتم گوتی نوێژەکەش تاوا نەکرد گوتی ناوەڵا گوتی لۆ ايش قلت اعوذ بالله من الشيطان الرجيم شيطان تزيد كتب قلت اخوت سبوا مثلا قلت كاكا سببي لبيركردني انسان بدرجيك شيطانه تو اياتي القران لباري نسيان دار كان حضرتي يوسف وما انسانيه الا الشيطان دفرميت اذكرني عند ربك بكاسك يقول سني برو لكم ماليشي قال لي بيبلي او كيلا جولي كتب مظلومه هات دري يكسر خواتي فرمي فانساه الشيطان ذكر ربه فلبث في السجن بضع سنين بضع لزمان عربي سيهتا حفتا تقريبا حفص على سزني ماوا لوين دري او بس كلمه يتبو بشتيواني دا كسكي بشتيواني كوبلي شيطان وين كرت استعانه بخوي لبيركا تركيز او دمي برد يكسر تبو لز يقسي حفص على كتسزني فانساه الشيطان شنو بيلي كرت سببك شبو شيطان ذكر ربه نتيجه فلبث في السجن بضع سنين ورسل كابراش كنا يوشع بن نون كرخش حضرة موسى كلا سوره كهف بناوي غلام فتهت يا لا أبرح حتى أجمع البر أمضي حقبها كلب صورة كهف باز ذكاء بلان تدليل إني نسيت الحوت أمن لبيدم كت حوت لزمان عربي يعني السمك نقول الحوت يوم تيجي يشتينا إني نسيت الحوت وما أنسانيه لبيدم نكت سبب شيبو إلا الشيطان أن أذكره شيطان وذاك إنسان شد لبيدك أجنا يكز لكرة الأرض يا يغرس ميكس يق معلوماتي كس صار دكس قصيلو كهر صار دكس لو دليتوا شد لبير كردني لدنيا أو لبير دكا شيء شيطانة بلا موج نعمتي خويتي ده أجر باب في ما بمرد با هم رج دما جوي باب وي باب بيدا ثاني شيطانة لبير دكين نعمتك هكا شيطاني نعمتها عندك زار استفادة خويها بلا ما تواني سودي اللي ورقدين كواتا أوتيا خوال سورتي كيف دي علاج دانا ده فرمت واذكر ربك إذا نسيت درمان لتشين دري بدسكت لصيدلي سورتي كيف واذكر ربك إذا نسيت أجر تشتكي اللي بيكرت يكسر ذكري بكا ذكر كانتيا زورن أستغفر الله نك أستغفر الله أستغفر الله أستغفر الله أستغفر الله بغى نكبخ أستغفر الله سبحان الله الحمد لله لا إله إلا الله الله أكبر ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم لقد صلوات لدان يكسر مشكت فورمات دكا خاصة ذكري أستغفر الله أو بدرجة تركيز إنساني بقوة دكا خوش ويستانم دين سر قلق تماشای چون نمونه کن که ضربتان دیدیدتان شیر و مامز لامو زار جشتان لبوا لغاباتی چیان سریعترن مامز تقریبا 65 تا 70 کیلومتر زیاتر دروا کتی شیر ل 35 کیلومتر تا 50 کیلومتر تینا پاری کتی هم شیرشی مامزی دگری معقوله باش بمنطق وبعقل معقول نتكو مامز سریعتره بس لو شیرک مامزی دگری لبر اوي وشي زنابتان حاشا چنگونگواتین وضعتان بريم وقلت ما نقول كتان سقفكتان شكان بلا ما ويتينك ما زندقي لسف شش سوتيه مسألة شيركا تأكيد الدنيا ديجري
بەڵام مامزەکە قەلق و دڵە ڕاوچێ لە دڵیدایە دوو شەقاوینە ئاورداتە بزانانی شێرەکە گەیشتە چێن دەرێ ئەو هادەڕۆ دەرێ بزانام گەیشتە چێن دەرێ شێرەکەش ئەوەی کردیتە هەدەف ئیلا دەبی بگیرم کەتی ئەوەندە قەلق ئاگای لە سرعەتی خۆی نامینێ یەکسەر حرەکەی دەکات دەکەوتە بن دەستی شێرەکەی کابرایەک لە پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەشی دانیشتە بوو قسەی دەکرد دیتی یەکێک جاسوسەوە جێداتە قسەکانی سەحابەکان پێغەمبەر دیتی فەرمووی من یأتینی به فله الجنة هەر کەسێک ئەو جاسوسەم لۆ بگری باش لۆویە کاکە سەحابەی چ حالی چ مۆزلیسی چ هەر وەچ کابرای کو دەردەپەڕی هەموو بۆ دووکەتن بەهاشت ئەوە مەلۆ چ دەژین لۆ باشتێ ئەوەی بگری لۆ خۆی باشتی پێغەمبەر حەدیثە فەرمووی فله الجنة کابرا ئاوری داوا دەبینی پێنج زەلام بە دووی کەتینە سەحابە بە هەموو قووەتی خۆی غار دەدا بەخۆی پێشتر غاری دەدا دیتی زانی بەس نەیزانێت پێنج زەلام بۆ نوعی بۆ دووی بکەوی بە هەموو قووەتی سەحابە لە دوو غاریدا کابرا پێیەکی هەبوو کردێت چار لۆ غاردانێ غاردا تقریبا لە مەکەی چوە دەرێ والله أعلم لە مەدینەی و لە مەدینەی چوە دەرێ غاردا هەر ئاوری داوا دەبینی سێ کەس مایە کولە ها غاردە بۆ دوو ها غاردە بۆ یەکێک هەر وازی لێ نەینا ئاوری داوا لەو سەری تەماشای دەکرد دەیگو کوڕە تۆ چ دەوێت دەیگو ئەنتە جەنەتی بە هەموو قووەتی خۆی بزانە ئەو قووەتەی ئافەرین پێغەمبەری خۆشەویست ئافەرین سەحابە کابرا زەندەق کاکە چ نەمە دەیێ خۆم سمەکە دەیگو ئەنتە جەنەتی بە هەموو قووەتی خۆی کورا تو هەر دەبی بگرمە تو جەنەتی منی کاچی من سەرکەوتن جەنەتی تۆ نەک سەفی شەش فاشل بە 100 جار ساقیت بە بەس معنای کەوتن و دۆڕانی توێ لە حەیات جەنەتی تو لە سەفی شەش نییە لە شەهادەکە دوو ختمی پێوێ کەسەی تەزویدە ئەوە هەو نییە کاچی من لۆتێ 100 جار ئینسانێکی مبدع لێ دەربێ شەهادەش نەبی مامۆستا عەبدولکەریم مدەرس خەریج شان جامیعی بوو چیان جامیع لەم بۆ دەپرسم ئیمامی شافعی 54 ساڵ ژیانە تەمەنی خۆشەویست خەریج شان جامیعی بوو صلاح الدین ئەیوبی کە هەموو دوژمن پێی سەربەرزە خەریج شان جامیعی بوو 56 ساڵ ژیا چیان جامیعە ئیمامی نەووی 49 ساڵ ژیا خەریج شان جامیعی بوو ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل 77 ساڵ ژیا دنیایان گۆڕی خەریج شان جامیعی بوون لە ئیمامی لە مامۆستا عەبدولکەریم مدەرسیان پرسید چەند جار دەیڵێ مۆلۆ حکمەت خەریجی شان جامیعەیە تۆ هەموو علمە پێیە گوتی ببوو لەم خەریجی جامیعە نیم خەریجی جامیعم نەک جامیعە کاچی من هەموو تەڵەبەی جامیعن گوناحە خۆتان جامیعی بە گەورەتر تێ بگەنە جامیعی هەر عیب و شوورەیە شەرمان بەخۆی شەرم ئەنگۆ دانیشتینە بەناو موسڵمان و بەناو الله بەناو ئەوەی ئەنگۆ خەڵک ڕێنمووی بکەن إن أردت أن تكون إمامي فكن أمامي أقدر تيبو يسر كردو قائدم ولا بيشم راوس تقصيبك نقوها بترسو لرزوك كواتا يقلوشتانا نابي قلق بي واتشي بيتم قوت همو قوتي خذوت الشيركي تماشاش تفشش قبل أنت جنتي كاكا تلوك تتجهنم راستا كلمة منهج عكس كو دفتت جهنم كلمة منهج عكس كو دفتت جهنم بازاتو بس تيبقى بجنة كاكا أتو فرقت يلقى خلشي دبي جواز بلا بينينش آخر شد كزور جرين قال التركيز أويا خوش ويستانم زارة كابريا كتو دارستاني روجد واضح داري دبريوه همون روج تماشای دەکرد گوتی والله سبەینە دەبێ ئەمە زیاتر ئیش بکەم زیاتر پارەی بڕمەوە دەی پێشتر ساعت 5 دقیقە هەڵدەستا ئەو جارە تو ساعت 4 دقیقە هەڵدەستا ڕاست وەغاباتی دەستی بەدار بڕینەوەی کرد دەی هاتەوە مالێ دەبینی بوویتە 11 دار ئای ئەمە ڕۆژە 12 دەبڕم لە ساعت 5 هەڵدەستم ئەوڕۆ ساعت 4 چوومەیشێ بوویتە 11 دار گوتی بەخوا دەبم سبەینە زووتریش بڕۆم مادەمەوەی لێهاتەوە دەرناینی ئەو جارە ساعت 3 لە خەوێستا دەستی دافانوش ڕاست وەغاباتێ داری نزیک پێدات بڕیەوە دەی بۆ ئێوارە عینەن هاتەوە مالە بوویتە 9 دار مێشی تێک چوو بۆ بەرامبەر دارەکانی خۆ ڕادەوەستارە وای دەکرد ئاخیری گوتی سند قورئان ئەو شو هەرنان و غابات هاتمەوە خۆت بگرە چووە غاباتێ دیسان ببڕەوە دەستکەم شاری دەی پێدەهات هاتەوە مالێ تەماشای دارەکانی کێ دەیزانین شتەکەمە بوویتە 5 دار هەندی خەفەت خوارد هەندی قەهەر خوارد ڕاست کەت لە خەفەتان لە بن دیواری مالە دەرنەچوو بۆ ژۆرش ئەوەی بێ دادا کاکە لۆ ناچە ژۆرت چتا دێکە کورە بڕوازم نبینی بەخۆم زۆرم تاوانیە هەر ئەوەی دەهاتەکەنی قەشی لەگە پێ نەدەکرا ئاخی کابرا عسابی لێ شتابوو یەکە کات گوتی بەخوا ئەو مشکلە چیە بە مناڵێ کاکە ئیلە لۆت حەل دەکەم کورە گوت کاکە دەبڕۆیش خۆت بابم بڕۆیش خۆت کاکە ئیلە لۆت حەل دەکەم ئەوەندە عیناد بەویش گوتی نە ئیلە پێم بڵێت مشکلە چیە گوتی کاکە مشکلەی من ئەوەیە ئەمن ئەو هەم کرد حالم مەسەرەها دەرچوو وەچ کابرا کەبابی لێ دەدەی ئەمە کوم فکر کردەوە چ دەرچوو هەموو جارێ ئەو نکتەش خۆش لەسەر وەز ناگۆتری عەلا کولین کابرا ئەوەی دەکات وەڵا هاتەوە مال دەبینی بوویتە 5 دار کابرا کەس تەماشای کرد گوتی ئێستا زانیم دەردی تو لە چێندەرا کورە گوتی کاکە بەخوا ئەمدا نەنیشتیمە بە قورئان ئەوەندەیشم کردی ئەو 5 دار بووە
ئەقام سعات پێنج ڕۆژمێشت دوازە دارم دەبڕیەوە گوتی وەرە کاچم پێ دلێم ئاتوو شتەکە لەبیر کردێ کە بە خۆت خەتەعەکە لە خۆتە گوتی چییە گوتی هەموو ڕۆژە دارە دەبڕیەوە چ دەکرد کە دەچووی گوتی وەڵا چار پێنج دارم دەبڕ و دادا دەنیشتم استراحەتەکەم دەکرد گوتی لە کاتی استراحەت چ دەکرد گوتی وەڵا پارم دەداوە هەندێک لە خۆم چکار گوتنی سندووکەکەم دەگۆ و شتەکەم دەگۆ و جەو ساف و لەوێن دەرێ یان دادەنیشتم لە خۆم مشارەکەشم لە بڕاتیش دەکرد لەگە گۆرانی گوتی باشە گوتی دێستا گوتی وەڵا هەر بڕی مەردون گوتی چ لەبیر کرد گوتی وەڵا نازانم گوتی کاچمە تو لەبیرت کرد مشارەکە تیشکەوە ئەتو هەر بۆ مشارە کۆرەی چی دارت بڕیتەوە تەبعاً داری چ لێ دەکا نابڕی هەر بخینە دەسمانتێک ماڵی سەف شەشەکان دەڵێ ئەوە حوزی کەوسەر ڕاوەستا ئینتزاری وەی دەکا بەس بتە سەف شەش بیدەنێ بخینە دەڵێم وە چییە کافلان ئەو دەخینی دوازە دەنوی بەخوای مامۆستا سێ هەڵدەستەوە کورە با بخوا عافەری منێت کەیفت بخۆ دێ قسانە دەکەی کاچ من مێشی ئینسانی تەرکیزی دەڕات دەبتە سفر ماندی دەبی خلاص ئیسراحەتی دەوێ بە قورعان لە بازارە پیاسەم کردە لە پارچی پیاسێک کۆ بڕۆ غاردانێ بکە سبەی امتحانەتە بیشەرنیە تۆش دانیشی 20 ساعت بخینی سەقەترین شتە وەچی کابرای هەموو دارێ دەبڕێ بەس لەبیر دێ مشارەکە تیشکەوە مێشکە ئیسراحەتی پێ بدەیت لە ئەنجامدا فعلا دەرەجەت شیناینی زۆر کەسێ لەنگۆ و لەوەی دیتمان زۆر زی دەگوێ کەم ڕۆژ امتحان ڕاست دەخۆش بۆ لە قاعی ڕشایەتەوە کە تەقەستەقانەی بەخۆم لە قاعی خۆم ڕوویدا تەڵەبەتی زۆر زیرەک تووبی بەدەست نەینا تێکەتە دەوری دووە یەک عیبیشی نەبوو ئەوەندەی خین ڕاست بە نێمێشی زەقتیدا بەزی کەتەوە گۆڕە بردیانەی خەستەقانەی مامۆستایەکان لۆ کاکە خۆ زۆر خوێندن معنای وانە تو زۆر تەرکیزت بەقووەتە ئەوە لەسەر ئەوەی کە ئیسراحەت بە مێشکت بدەیت یەکێک لە شتەکانیت کە زۆر احتیمال لەسەر سەعات مەکەن ئەوەندە تەماشای سەعات کەن 2 ساعات بخینم دەسمە فلانزێ 3 ساعات بخین دەسمە فلانزێ ئەمنەوە چەند ساڵ لە 20 ساعتم تەلاقدا لا رجعة فيها سێ بە سێ هەدەست ناکەمە ساعاتیش دائما دەمێ احتیمال لەسەر خۆم کە مێستا تقریبا ساعات و نیوە خلاص بوومە لێرە دانیشتینە ساعاتێک و نیو خلاص بووە ئەمە لێرە دانیشتە بۆ ئەوەندەی کە بە ساعی بایۆلۆژی مێشتی ئینسان کاتێک مەخوا ساعاتێکی دایتە تولۆتی بێیشی بێ خاصن لە وەختی امتحانات چەند وەختێک هەستەوە پێش ئەوەی بنووی دەست نوێژ بشۆ ڕوود لە قیبلەی بی دەستی ڕاستت لە بن ڕووی سەرت بی ڕوود لە قیبلەی بی لەسەر تەنیشتی لا ڕاست بنوو پێش ئەوەی بنووی دەست نوێژەوە بنووی ئاەت الکورسی بخینە دوعاەکان بخینە مەعوذەتەین بخینە پاش ئەوەی پێش ئەوەی بنووی بسم الله بکە و قومەک ئاو بخۆوە و پاشان ئەگەر کرا ئەو ئاوەی لە کنتە سیواکە شەکی لەسەدانەی بسم الله لێ بکە دووبارە چونکە دەردەکەی لە ساڵ نازیل لەوی پێغەمبەر دەفەرمی ڕاوە مسلیمە ئەگەر ئەو کەسەی ئەو بەرداغە ئەو ئاوەی سەری کۆت بی دەردەکە دەستەنا ئەو ئاوەش بەڵام باشترین شت لە قوتابیانی خۆشەویست ئەوەیە ئەگەر بتانەوێت لەو دقەیڕا مێشکتان هەتا مانگو نیوەش کە کەچاری شەژ امتحانتانە 150 بەس لە تەرکیز فەرق بکە بڕۆن ئاوی کوپەی بخۆنە ئاوی کوپەتانی تێو لە مزگەوتاندا دەنا قەدیم خاصن چەلاوەکەی بنی دێتە خوارێ قەترەکە قەناعەتم پێ بکە هیچ ئاوەگنی لە پاش ئاوی زمزم لە کوڕەت الئەرض لەو ئاوی کوپەی سەحیتر بی لۆ مێشتی ئینسانی هیچ ئاوەک چونکە خوا ئینسانی لە قوڕ دروست کردیا ئاو کە لە بۆڕیدا دێ بە پێی یاسای ئەرخەمیدس لە فیزیایی هەر دافعەکی مائی هەبی بە زەخت ئاوەک بێ بە ماتۆڕ یان بە مزەقە یان لە بیری بە زەخت بێتە ناو ماڵان قدرەت و ئیستیفادەی خۆی لەدەست دەدا یعنی ئاوەکە کە دێتە ماڵی مەمردیە هیچ قووەتی نەمایە کاتو دێ ما ئاوی مردی دەخۆیەوە ئاو مردیە یان زندیە بەڵێ ئاو مردیە بەڵام بەیەک تەریقەی زندی دەکرێتەوە دووبارە بستەوە ناو کوپە تاکە مادەی قوڕ کە بەپێی دەگوترێت فەخار ئەو ئاوە وەلە دەکات تەولیدی مادەکان بکاتەوە خاصن ئەو مادانەی کە اعتیباری پێ دەکرێت لە بۆ خەلایای مێشک و دیماغ و تەرکیزی ئینسان ئەو ئاوە لەناو ئاوی کوپەی زیاد دەکات ئاوی کوپەی بخۆنەوە واز ئاوی مای مقەتەر واز ئاوی بەلەعیبینن هەر یەک کوپەچ گچکەش لە مالی خۆی لەسەری خۆی دانێ دەم نادەم قومەک یان تێکاتە بەرداقە چۆزی بسم الله بکە بخواتەوە لە دانیشتن دەخۆیەوە بەسێ قوم دەخۆیەوە ڕوود لە قیبلەی دەکەی دەخۆیەوە ئەو شتە گچکانە هەموو خڕکەوە گەورەترین شتی لێ دروست دەبی کە عەقڵێکی جیاواز دێتە بەر ئەو ئینسانەی کە پێشتر فکری لە نەکردیتەوە ئینسان دێنە سەر ئاخیری کە لەوانەی کە ئیشمان پێبوو لە پاش تەرکیز کە باسم کرد دێنە سەر عیلاجی نسیان کە پێتم گوت لە بیرکردنەوە بە دەرەجەیەک ذکرە دوو ئەستەغفر الله زۆر دەکەی سێ خۆتان لە گوناح بپارێزن هەر گوناحێک وا دەکاتن شتێکی لەبیر بکەی هەر گوناحێک وا دەکاتن ئینسان شتێکی لەبیر بکە هیچ عیلاجی نە ئیمامی شافعی بەس کەعبی ئافرەتێکی دیت چەند ڕۆژان حفظی نەمابوو سوەکن مامۆستایەکی خۆی ناوی وەکیع بوو فرموي شكوت إلى وكيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي وأخبرني بأن العلم نور وأن النور لا يهدى لعاصي بيقول ما تقولنا حكت كردي برو بخود دابتسوا سنشوف كرم كردو ديتم لريدا رويشتم بايا كات بعبايا أفرتك بس بي أفرتك دباني مديد كعبي مديد أو أنتم دي تركيز شم نكرت أو أنت ديد إمام الشافعي ذاكرين ما أبو أقل إمام الشافعي حلقة ترشكاني أو رو ببيني
ئیمامی شافعی و حەڵقانە بینی کە ئێستا چ باسە ئەو دیعانەی کەناڵەکان ببینی کە چەند کەناڵ هەیە بەس ملت دەڕوخێنی و عەقڵی گەنجان دەڕوخێنی إلا ما رحم ربي أويك عرب دلي متى يبلغ البنيان يوما تمامه إذا أنت تبنيه وغيرك يهدم كاين بناء تواضع به مروج كربوتا شدانهم بعد كذا بك شاب لكربوتا كيف دابروخيني كاين بناء تواضع به قد توانا كوات أو هذا بيأتوا بخود خود دروس كي تاكا كذا كربيه يستركوتو درسي لحياتي خوي دبي بخود خود دروس كي نجمع مستا نق كتاب خانة نك سيستم صفيشاش نك كل يوم عادة كانش أجر تانيت بتو يستركوتو بي دبي لدو كسانة بقريك حزيان لسركوتنا أجر كسك الندي تو حزي لسركوتن بي دبي لدو كسانة بقري كالرقيان لشكستا أجر أواني شدي توا فذلك أضعف الإيمان باورناكم كسك نبي حزة سركوتنك أجر كس الندي تو لو نعانا كاكا برعو كسانة بينو كالرقيان لشكستا با كسك نبي تنبل بي رزيل بي سفير بي بونو عيدة واني خود لو أنا بارزي كدهانجو يا ليتا يا ليتا ذلك أبراك سواري باسا چی ببو سوى ناو تشيلوكا چی كالكتابة چی قوله بيدلن أليكس in the Wonderland يأخذ أليكس في أرض الأجائب كابراك أبو دجرنا وناوي أليكس بو لا ناو تشيلوكا كي كتابة كي ميمونة قلسة دارة چي لقر من دالة چي كز دانشتيا كورك ببن دارة كي دادي دلي أريكاكا أو ريكو دروا كتاكاش لقا ميمونة كي بيدلي لو أتو چي ودتي أويش دلي والله من نازم چي ودتو كتاكا ميمونة كاش بيدلي دنا هر كو دروي هوا أوي دتوي بيدلي چي ودتي دلي والله من نازم چي ودتم أويش دلي هر كو دروي تواوا دزاني معنايتيا يعني يستأتو أقل ليرة بيدا بمات أوسري بلي ما مادتي دلي والله تعيمهم أمادتيا والله بس كل تواكم أو كل تواكر أمادتي يعني جزء مال دانش خلاص يشتو أمادتيا والله بما دكتور أو بي دكتور خلاص هذا نشيل مالي أمانزتيا كاتش من دبي أمانزة كانت أو أنت جورو بلند بي أو أنت جورو بلند بي هندي أسمانة كان برز بي كبينة جاي هر أمانزك بي جيشتي أو بقت كيلا قلنا ندري دبي طموح الحياة أو أنت زور بي أو أنت زور بي بينة جاي لبجوري بلام أوش لا نسي كقات كان نصر زوية نقبتي بدوي كي بيت فري بي أقل خونه بي بيتيان رانا جاي لا قالوا كوتري بي طموح بازور جوري بي بس خوش لا ما كقات نصر زوية أمن ليه ريش دكم بلام أوش أمانز با تمناش مكان لحياة تمنى سر إنسان إذا قردني رجاء بكن فرق هي الرجاء لك تمنى رجاء أو كسيك الشيطان ليدور ذكوته ملائكة تداخل في ذكاء فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا نك يتمنى لقاء ربه بلا ورت مشاكا وما من نبي ولا رسول حتى إذا تمنى ألقى الشيطان في أمنيته هر كسك تمنى يكذب لبيغمبرانش هر تمنى كردي شيطان لقري هاتنا موضوعي بلام تمنى مكن ببن بكسي سركوتو رجاء الاخوا داوا بكن بتان كات بكسي سركوتو لكوتا ايش دا شد زوريشه بلام كات كما نامي كاتي زناتان زياتر بقرم نكو اوان دا قطرتك بو لو بحريك بيدا دلين واوي جرينج بو بزانين كاتكاني كي استفاده مالكت واسلوبي خينا وكان لكتاب والوان وتركيز وأوي زيادة يمكن ككو بزانين ومناقشة لك برادر كان ما ممكن احتكاك لك أو كسانة بكن كفعلا زيدكن وخنديتيان وأواني كدلين من كانت بدايته محرقة كانت نهايته مشرقة يعني من أراد أن يتعلم لازم يتألم بوخوا يتامي علم زانز لويه كفعلا نتفيه مانديبي عارقي بيو بكي نك بزام رجل سوريوا بفلسي سياري سلام العالمي بكي هيت قيمة نزاني لو من بقري بسوري حياتك فاشل وشي دارك زور بلند بلان بيبر لو داري ما بك هيكلته وهيس علمت فينيا باقت كبي وشي جزرة بي لعادش بتي خواري بلان كاتك كدر دينن جوريو استفاده خود بدر دكوي او شتيشي زور بسيط بو زور ما بو بمستر مشك وكلا راسو سبا كارديني واو كسي راسو سبا كارديني فرقيتيا وتفكير فرقيتيا بلام دوباره وسيباره دليم نبوني كات ناتوانم زياتر بدم چونکە هەتا ئەو دقەی مێشکتان ئیستیعابی قسە دەکا لە پاشەوەی دەتوانم بڵێم بەڵام مێشکتان ماندیە ئەمن بەخۆم دەزانم قسەی پاش ئێستا وەرناژیرێ لێ کۆتایی بە شتێک دەینین کە فعلا ئینسان بتانی سوودی لێ وەرگری و کورتە چیرۆکەکی زۆر بەسیتیش بی لە حیاتی ئەو کەسانەی کە دەتوانین ئیستیفادەیان لێ بکەین و ئەو کەسانەی کە لە حکمت و بەلیغی و قودرەتی خۆیان سەرکەوتنی مەدەسینایە زۆر جار جێمان لێ بووە مشک لەگەر پشیلەی عەداوەتە و زۆریش جێمان لێ بووە
کابرا گۆتنی ئافلان کارتۆنێکێک گە جەنابدان دیتیتان بەس نەتان دیتیە ئەوەی ئەمن دەلێم ئەوەی ئەمن دەلێم مەڕی شوانەکانە ئەوەی ئەمگۆ دیتیتان شوانی مەڕەکانە تەمەشای ئافلان کارتۆنەکەی کە عنوانەکەی چیە شوانی مەڕەکان کەچی تەمەشای ناوەڕۆچکە بە چاوەچکە دەبینی کابرا بوویتە مەڕەکان ئەوەندە چی دەکەن هەموو فێ لە شوانەکەی دەکەن ئەوان بووینە شوان کەچی لە حەقیقەت داوە شوانی مەڕەکانە نەک مەڕی شوانە یعنی مەڕی شوانەکانە نەک شوانی مەڕەکان دەجێڕنەوە کە مشک لەگەر پشیلەی تێک ژیرا بوو بەڵام ئەوەی گرینگە هەر ڕۆژێ پشیلەکە کوو بەناو دەکات دووسێ مشکی دەخوارد بەناو ئەو مشکەی وەرف بۆ ئەو منتیقەی مشکان هەر بەولایدا دەڕۆی سەی لە ڕێی دەخوارد ئاخری دەرچوو مشکەکان نیوە و نیمابوونەوە گوتیان کاکە وەزع نییە ئەوەی ئەمە تێداینە وەزع نییە بەرە با اجتماعش بکەین هەموو قڕبوونەوە و پەرلەمانی مشکەکان دانیشت بەسەر کردایەتی مشکی گەورە دوو ئەندام لەگەری دانیشت ڕاو بۆچوونەکان وەردەگرن یەک گۆتی گەورم بە ئەوها بکەین یەک گۆتی بکەین یەک گۆتی وەڵی با پەنیری لۆدانەی لە منتیقیبانێتەکەنەوە یەک گۆتی وەڵی با پشیلەشکەی توش بکەین شەڕەکەی توش پشەکەشکە گۆتی ناوەڵە با بربەستی لۆ پەیداکەنێ گۆتی وەرە بازبلی لە پێش ڕووکەین غافڵ بێ ئەمەی نەخوا با تێریکەین ئاخری مشکە گۆتی وەڵی ئەم پێشنیارە کەمێ گۆتیان بڵێ گۆتی وەڵی ئەمە دەلێم زەنگوڵەشی لەم لیکەین دەڕەسەک کورە گۆتیانەوە چیەوە ئەو فکرەی بداعێت چیەوە مێشت و چی تێدایە لە ڕای خوای وەچ کابرای ما لە گوندەچی تۆپانەیان دەکرد منداڵی گوندێ هەر تۆپ دەکاتە خوارێ لە گوندەکەی دۆڵ بوو دەوروبەری تۆپ دەکاتە خوارێ دوو منداڵ بەڵی تۆپی دەکات نێچان لاقی دەشکێت چەند سەری دەشکا ئەو گوندە سبحان الله هەمووی ئەعوەڕ و یعنی سەقەت و پەقەت لەو گوندەی کڕبووە ڕۆژێک عینە پەرلەمانی گوندەش دانیشت گوتیان کاکە وەزعی منداڵە سەقەت و پەقەت بوون یاڵا دەی بابزانیت لەبیست نابی یەک گۆتی گەورم دەزانیت چێ باقای گۆتی چییە گوتی وەڵی ئەم دەلێم خەستەخانەی لە خوارە دروستکەین سێ چارشکە گوتیان الله فکرە بقەرێت چیەوە یەکەشکە گوتی خوا فکرەیە کورە کاکە زانیت بکەین وەرە خوارە بە هەموو بکەینە ئیسفەنج بە قورئانەوە هابی کەس بنیدار نابی کورە گوتیانەوە چیەوە توانیش نەبوویت مێشتیوان هەموو سەسەلایشکە کورە گوتی یەکەشکەش دانیشت بەس ئاستەری باددا لە ناویان یەکەشکە گوتی کورە ڕاوەستە کاکە عیلاتەشکە هەیە با بۆ بکەین یعنی ئەگەر کەتە خوارێ یەکسەر دکتۆر نییە لە ڕێی خستەخانەکەی تەداوی بکە و دکتۆرەکە بێت و ئیسفەنجەکەوانش ئەگەر نەیگرتەوە ئەمە خۆمان لە خوارە عیلاجی بکەین کورە گوتیان بە قورئانەوە هەردووکی لێکدا مێشتی و عەبقەریترە کابرا سەری بادەدا گوتیان گۆ زۆر میمە دەزانی گوتیان لۆ دەقسەچ بکەوە دە پشەپشیلەکە خۆت کردیە کورە گوتی کاکە حاشاچی عازری گوتی ئەنگولەوە دەجێلن سیمەش لە دەوروبەریدن سیم هەر منداڵ نەکەوتە خوارێ ئەنگۆ دائیمەن دەکەوتە خوارێ وزە مشکتان باگادێ کورە کاکە پێشەوەی مشکلەکە ڕوو بدا حەلی لێ بدۆزنەوە پێشەوەی ساقیت بێ حەلی لێ بدۆزنەوە پێشەوەی مشکلە دروست بێ حەلی لێ بدۆزنەوە ئەو عاقلی تووە نەک وەڵا ئەو ناو ساڵە بزانم سەر شەش کۆ ساقی دەم وەڵا ساڵەشکە بەخۆم دەخینم کاکە نەمدیتە سەر شەعبی تێدا نییە ئێ کاکە تۆ لێ ناچتە تەجروبەی وان وەگری لێ ناچتە تەجروبەی وان وەگری إلى حسب ساقي بعمر عندها بفشيء تمام بفشة بروها آخر قلت أنا زنقولش لما لي بفشيء لك يبكين قلت أنا مشكلة سيوا برلمان السويدة مشكلة نما والله همو بوهل هلا ويك حفلة لنا أو مشكان أو كابر قلت أنا شاي ولا خوشان حفلة فكرك سوري بداعي قلت أنا كاك هركاتك مش بفشيء لك بيوي بيتك معركة ما بيتك منطقة ما زنقول لك ليه ده الري زرر زكاة ما لدنجي دزانين دي همو خو مالك كوني دني كواعتقدنا ما قاتي وهذا فرق مشكلة شات أنا وساعة قلت ورا بتشملي رئيس برلمان رادشا قلت جورم شيء زرر كلام اللي بشيء لك يدك مشكلة كيما التي خيسني زرر زكاة أو قصبان أنا زورك أبغى قلتني قصي جورا دكان بس شيء لنقو أو توقيد الشيني فعلا بتك كلام اللي بشيء لك يدك أو ميمة كاكا آخر نصيحتهم أجر يجلنقو لخوي راندي ناجح بي لخوي راديد لسيدر سيزي لكلون من لكردي لعربي لإنجليزي أو صالة لكورسي كم يقدر سيد كم خينا لو دقيرة يقدر سيا مخينا إلا كردي عربي إنجليزي لونه من يقلنقو حزي فيزياء كيمياء زور زي لك لو كانت كلا إنجليزي وعربي صفرة إيستا لنقو سيدر سي بداته لسي كم ترنبي لكورسي كم فيزياء كيمياء ودرسك أتو كردي عربي إنجليزي أو سيدر سي برو مالي أو سيدر سي بخينا هرسي شبكة توب يك كلمة أتوي لزغرافي نازان يك كلمة لفيزياء نازان عيبتي ثانية مشكلة نيا برو قاعي كورسي كم هو سيدر سي بدوا همو درس كانت كابكته راسف ساقيتي مرة قاعي سندرس دايتوا ساقيتي ولا سندرس معايا سادرس معايا
کۆرسی یەکەم 3% کرد کۆرسی دوم 1 دەرسی بخینە لە چیت کە باشی لۆ نمونە وەڵا مامۆستا لە ئینگلیزی 50 پێ دێ 60 پێ دێ باش واز لە عەرەبی کوردی بینە بڕۆ لە کۆرسی دوم بەس ئینگلیزی بخینە لەگەر دەرسە چتکە مهم 2 دەرست ببینە لۆ ساڵشکە دوم داوە نا سێم داوە چەند مایە 4 یەکەش کە دەچن دەدەمەوە نا 2 دەچن دەدەمەوە لە کۆرسی دووەم عەرەبی دەدەمەوە لەگە مێژووی چەند مانگم لە پێشە 2 مانگ و نیو 3 مانگ وایە مێشکەم بۆش مێش خۆت هیچ کە مەشغوڵ مەکە 2 دەرسەکەی دیش بدەوە بەزات لەو 5 دەرسێک چەند دەتینایە 85 نوهات چکە 2 دەرس خوێندە 3 دەرس خوێندە نەگوت کابرا 7 دەرسی بخینی چەند دەرس دەستەمایتەوە 2 ئەو ساڵە ساقیت بە لەمنەوە وەرگرە 100 هەندی ئەو کەسانە نەجاحەت زیاتر دەینی لە حیات تو بۆ هەندەسە ئەوە نییە بچی بەس نەوەتی بینی بچی چەکوت و پلایش ناوجی عالەمێ لە بیرکەی ئەو تو بەمالێ بەرهەماتێ کاکە ئەو تو بەمالێ ئەو محەمەوە لە بەرهەماتیە قاتیلی دەردەینی بە چەند دۆلارێک ئەو محەمە لە بەرهەماتی ئەتو ئەوە مەبە ئەتو مەبدەئی خۆت مەگۆڕە دین کووە حەقەوە هەبڕۆ 2 دەرست دەمێنێ ساڵش کە 2 دەرسی دەدەمەوە ساڵەچیت کە کۆرسی یەکەم 1 دەرسی بخینە یعنی 6 مانگان 1 دەرسی بخینە چەندی دەینەوە دەرسەی 150 دەبێ کتابە محفوظکەی معقول 1 دەرست بێ نەخوێنرێ بە ساڵەچی 1 دەرسی بدەوە کۆرسی دوم چەند دەرست مایتەوە 1 کۆرسی دومیش دەرسەکەی بدەوە دەکات و 7 دەرست داوە بە 2 ساڵی بە 4 کۆرسی بەڵام نەتیجە چییە فوق 85 نوهات کاچی منەوە بکە هیچ شەرمت بەخۆ نەبی با داک و بابەت کابرا گۆتەنی هەتا سبەینێ تیرۆگە تێگری هیچ جێمەدە و قسانە والله بابەت حەزی لێ ناجح بی بەس دوایە وەچ ناجح نابی معاد وەردەگری 50 پێ ناتێ کوڕم کاک نەیدەخین پێم دەگۆ نەیدەخین کاکە نەیدەخین بەخوای کەس بەکەلکرد نایە هەموو لۆمەی تو دەکەن ئەو نەسیحەتە گچکە بکە ئاخر نەسیحەت ئەو ها بکە هەر هەموو دەرەجەی دێنن ئەگەر قووەتی دەرەجەشتان نەبی إن شاء الله كساني سركوتون بلام سركوتو ترتران لبرهم ديت والسلام عليكم ورحمة الله وبركاته